ئازیزان دۆستان خۆشحاڵین ئەم جارە پێکەوە شادەبینەوە لە سەوکۆکەی خۆتان لە فیلمسازان. ئازیزان ئەم جارەمان گەنگەشەی فیلمێکە، یەکێ لەو فیلمانەی کە لەم هەڵمەتە گەورەیەی ئەم چەند ساڵەی دوایی کە کۆمەڵێ فیلمسازی کوردی خۆمان فیلمی نایاب و دانسقیان پێگەیانووە و خستویانەتە بەردی دەی ئێوە و ئەم هەڵمەتە وەکو هەڵمەتەکانی پێشوو کە کراوە. من لای خۆمەوە هەستەکەم مژدە بەخشە، هەستەکەم بەرەو هەنگاوێکی گەورەترە ڕۆین خەریکە سەرپێی خۆیەگرێ، خەریکە کون و کە لە بەرێنەکانی ئەستەنگەکانی بەردەم بواری فیلمسازی کوردی ئەدۆزرێتەوە. ئەم فیلمەی ئەم شەومان فیلمی ئالوودەیە کە ئێماڵین فیلمی ئالوودە ئەبێ سەیری ناوەکە بکەین. هەر لە ناوەکەیە من هەموو جارێک کە باسم کردووە باسی ئەوم کردووە، ناو بۆ خۆی هەموو شتێکە، هەر ناو بازاڕت بۆ دروست دەکات، هەر ناو بابەتەکە ئەگەیەنێتە خەڵک، هەر ناوەکە وا لە خەڵکەکە لە بینەرەکات بە تاسوقەوە بۆ ئەو فیلمە بچن. ناوی ئەم فیلمە ئالوودە بۆ خۆی لە خۆیان دێڕنامەی فیلمەکەیە، با بڵێن لۆگلاینی فیلمەکەیە. یەکسەر لە لای بینەر کۆمەڵێ شتە خاتە بەرچاو کە ئەزانێ ئالوودەبوون بە شتێکە، خۆی پەلکێشمانەکات بۆ زۆر بابەت، زۆر چیرۆکمان لا دروست دەکات، یا وامان لێ ئەکات بەو چیرۆکانەیە بچینەوە کە لە دەوروبەری خۆمانە ڕویان ناوە و دەرئەنجامەکانیان دڵی هەمومانی تەزانووە. هەر لێرەوە لەم ناوەوە ئەگەینە ئەو پرسیارە ئالوودەبوون بەچی؟ بە تلیاک، قومار، خواردنەوە، هەندێ لە بازیەکان، ئەوە نییە پاشگری کۆمەڵێ ناو هەیە پێڵین بازی، هەڵبەتە کۆتربازی ناڵێم، بەڵام ئالوودە بە حزب و بە کۆمەڵێ چەمکی تریش ئیتر بۆ هەریەکەیان چیرۆکەکان دێنە بەر خەیاڵمان. بەڵام مەبەستی ئێمە ئەوەیە کامیان بابەتی پێویستی ئەمڕۆی کۆمەلگای ئێمە و کۆمەلگاکانی تری جیهانە تا بکرێن بە فیلم، هاوشانی ئەوەش بازاڕی سینەما گەشە پێ بدات. بینینی فیلمی ئالوودە بوو بەهۆی کۆمەڵێ پرسیاری هونەری فیلمسازی کە ئەم شەو پێکەوە لەگەڵ میوانی ئازیزمان کاک سیروان ئەمەوێت تاوتوێ بکەین. کاک سیروان ئەگەر بەخێر بێ کاک سیروان جان، بەخێر بێ سەر دیەمان. کاک سیروان، من ئێستا پێشەکێک باسی ناوی فیلمەکەم کرد ئالوودە کە بۆ خۆی دێڕنامەیە، بۆ خۆی چیرۆکە، بۆ خۆی بازاڕە، بۆ خۆی هەموو شتێکە. هەڵبژاردننی ناو یەکێکە لەو چەمکانەی کە ئەتوانم بڵێم تەنانەت پڕفرۆشترین بینەر دروست دەکات. اینجا بۆ من پرسیارە لە بەڕێستانەکەم، ئەم ناوەتان چۆن هەڵبژارد؟ بەڕێستان هەڵتان بژارد؟ کێیکە بوو بۆ ئەوەی ببێ بەهۆی ئەوەی کە هەم خەڵک پەلکێشکات و هەمیش بابەتەکە بگات؟ سوپاس بۆ جەناب، سوپاس بۆ فیلمسازان، سوپاس بۆ ئەوانی کە ئەمان بینن. ناوی ئالوودە خۆی لە پێشان ناوێکی تریە بوو فیلمەکە، سکرێپتەکە بەهام ناوی ئالکۆلیز بوو، بەڵام لەبەر ڕای مامۆستایانی ئاینی و ڕای کۆمەلگا و ئەوانە تقریبان چەند گۆڕانکاریە لە ناوەکان کرا. لە ناوی ئالکۆلیز گۆڕا بە چەند ناوێک. نامێ حەقی ئەو برادرە بخۆم کە هەمومان اختیاری ناومان کرد، هاوڕێی ئەزیز و خۆشەویستم ئەحمەد ناتق ئالوودەی بۆ دۆزیەوە لە ئۆسترالیا خۆزگە، ئێستا ئاگای لێمانە بوو. لێرە چای ماجەکەم زۆر ڕێزم هەیە. اختیاری ئەحمەد ناتق بوو. ئیتر ئەوە بۆ هەمومان کۆک بووین لەسەری بە من و بە پرۆدیوسەرەکان و بە کرو و بە عام و بە ئەکتەرەکان و بە هەمووی
يعني متفق بوون لەسەرەوەی کە نایبرین ئالوودە پڕاوپڕی هەموو سکرێپتەکەیە تقریبا کارەکتەرەکانە تقریبا چیرۆکەکەیە تقریبا بەعامی ئیشەکە ئالوودە بۆی ئەگونجا. من لای خۆمەوە دەستخۆشیتان لێکم بۆ هەڵبژاردننی ئەو ناوە چونکە ناو یەکێکە لە بنەما سەرەکیەکانی فیلمەکە ئیتر بە تایبەت بازار کە من باسی بازارەکەم چونکە خۆم خەریکە ڕشتە تایبەتمەندی وەرەگرم لە بازاری فیلمسازی لەوەشە ماوەیەکی کە بۆی بخوێنم ئیتر جارێ نازانم بەڵام زۆر سەرنجم لەسەر ئەو خاڵەیە وە کێشەی گەورەی فیلمسازی کورد کە هەنگاوی خۆی نانێت بازارە بازار ناتوانێت ئەو داهاتە پەیدا بکات کە بەرهەمهێنە کوردەکان بە جورئەتەوە بێنە پێشەوە بووی. ئەلبەتە بڕێستان زیاتر ئاگاتان لێیە ئەو کەسانی کە پشتیوانتان بوون سپۆنسەرتان بوون لەوەیە زۆر دەوڵەمەند پشتیوانتان بوو من لەوەیە زۆری نەیوێرابێ لەبەرەوەی ئەڵێ ئەی چی داهاتێکی هەیە چی خێرێکی بۆ من هەیە وەنیە ئیتر ئەگەر بازار بوو ئەلبەتە ئەوانش دێنە پێشەوە. چەند ئەم ناوە یارمەتیدان بۆ بازار بۆ فرۆشی پلیتەکان؟ وەڵای تقریبا ناوەکە ئەگەر بڵێم لە سا 20 بوو لاچە نسبەتێکی باش بێ بۆ مەسەلەی ناوەکە بەڵام مەسایلی چیرۆک و ئەکتەرەکان و مەسەلەن کرۆکە و تەرجەمەعاکە ئیشمان لەو فیلمیا کرد باوەڕەکەم ئەوە بازاری زیاتر پیا کرد بێ زیاتر چیرۆکەکە بازاری پیا کرد ئالوودە زیاتر دەما و دەم ڕۆی مەسەلەن کە ڕۆژی پریمێرەکە کە نمایشی یەکەممان کرد ئالوودە ڕیکلام نەیبردە پێشەوە ئالوودە مەسەلەن تیزەر و پۆستەر و ئەو شتانە نەیبردە پێشەوە ئالوودە دەما و دەم ڕۆی مەسەلەن کەسێک ئەیبینی ئەچوو کەوت بیبین فیلمێکی چاکە مەسەلەن من ئەم بینی ئەچوون بە کەسێکی تر وتیان خۆم جارێک ترە چوون سێرمەکردەوە ئەکتینی ئەکتەرەکان زۆر زۆر سەرنجڕاکێش بوو بەڕاستی زایدەن ئەو کرۆیکە ئیشیان تیا کردبوو هەمووی خەڵکی پرۆفشناڵ و پێرفێکت بوون کە ئیشیان لەو فیلمەیە کردبوو بەعام بینەرێکی باشی ڕاکێشا بۆ خۆی لەو سەردەمەیە کە سەردەمێکی تۆزە مادی معنەوی نەفسی بۆ خەڵک هیلاک بوو چەند مانگی بوو خەڵک مەعاشی وەرنەگرت بوو باوەڕەکەم نزیکی 70 ڕۆژ و خەڵک مەعاشی وەرنەگرت بوو قورس بوو بازارکردن بۆ ئالوودە بەڵام لە چاو ئەوەی کە ئەو وەضع اقتصادی و سیاسی و ئابووری و هەمووی هەبوو ئالوودە مەجموعەی ڕیکۆردی شکان کە پێش خۆی ئەو ڕیکۆردان نەشکا بوو. بەڵێ اینجا با بێمە سەر چەمکێکی کە ئالوودەبوون بەچی بەتلیات قومار خواردنەوە بەچی یعنی بۆ شتی کە بیرت لێ نەکردەوە بۆ هەر ئالوودەبوون بەوە بوو کە لە خەیاڵی خۆتا بوو چۆن چەمکی ئالوودەبوونەکەت هەڵبژات چونکە بەڕێستان هەم سیناریستن هەم دەرهێنەریشن. بەڵێ خۆی بتەوێنەتەوێ کولی ئینسانە لە ئێمە کولی فەردێک ئالوودە ئەبێ بە شتێک یعنی بە هەر شتێک ینی هەیە ئالووداوێ بە نووسین هەیە ئالووداوێ بە خوێندنەوە هەیە بە خواردنەوە هەیە بە قومار هەیە بە خۆشەویستی ئەمانە هەمووی لەو سکرێپتە کۆ بۆ یعنی وای ئەخواست کە کارکتەرە ئەساسێکە وا لێ بکەین ئالوودە بێ بە مەی ئالوودە بێ بە خۆشەویستی ئالوودە بێ بە مناڵەکەی ئالوودە بێ بە برادەرەکانی یعنی تقریبا بۆ زۆربەی کۆمەڵگەکانی ئێمە ئەگونجێ ئەو مۆزوعە هەموو کۆمەڵگەیەکە هەیە لە کۆمەڵگەی ئێرانیا هەیە لە کۆمەڵگەی ئەوروپیا هەیە لە شەرقیا هەیە لە ئەفریقیا هەیە ینی تقریبا چیرۆکەکە عام بوو بۆیە مەسەرەن دوا زۆر چوە ناو خەڵکەوە هەرچی کەسێک بەری ئەکەوتەوە لە شوێنێکە ینی ئەوت ئەم چیرۆکەم لە فلان شوێنە بەرکەوتۆتەوە یان بینیومەتەوە سە بەنمونەی مامۆستا نەورۆزی حەسەن تەنیا کە موزیکەکەی بۆ ئیشی کۆمپۆزی موزیکەکەی کرد
بەڵێ کە خوێنیەوە ئەوت من بەمۆم لە ئەپارتمانی ماڵی خۆمانە بینیوە، یعنی ئەوت لە قاتی سەرۆی خۆمانە ئەو شخصیەتەم بینیوە، ئەو کارکتەرم بینیوە، غەریب نییە، شخصێکی نامۆ نییە، یعنی چیرۆکەکە معقەد نەبوو، یعنی چیرۆکێ بوو زۆر سادە، زۆر پوختکراوە، زۆر کورتکراوەی کە مەجموعەیە مەشاکیل و ئەحداسی ئەم ڕۆژگاری ئێستەی خۆمانەکە زۆربەی زۆری تی پیا تێپەڕەبێ زیاتر ئەوە بوو، یعنی ئالوودەکە کە لەگەڵ هەموو چەمکەکانی سکرپتەکە ئەگونجا. بەڵێ کاک سیروانجان، من لەم دیمەنەی کە ئێستایی بینیم لە سەرەتایە ئەمە بۆیە هەر خستومەتە سەر شاشەکە و سکرین شاتم کردووە لە ترەیلەرەکانەوە، ئەو دەستگرتنە، ئەو تێڕوانینە لە یەکتری و سەرنج خستنە سەر دەموچاوی ئەو خانمە. ئەمە لێرە ئەوەمان پێڵێ، لێرەوە ئەڵێ لەمە زیاتر نە. نە، لێرە پێمانەڵێ کێشەیەک هەیە، کێشەی ئالوودەبوونە، بەڵام هێشتا ناوی ئالوودەی نەهێناوە. نەخێر نەخێر، هەڵبەتە من نامە سپۆیلی ئیشەکە بکەم. ئەم کارکتەرە مەجموعەیە مەشاکلی مەراحلی ژیانیان تێپەڕێت کە لەگەڵ ماڵی خەسوویە ئەژی کە لە شوێنێکی سربەخۆی نییە، مەسەڵەن ژیانێکی شایستەی نییە، هونەرەکەی بەشی ئەوەی ناکا پێی بژی، ناچار بەمە خۆی بەتاڵەکاتەوە، بە مەی، بە مەشروب، یعنی بە کحول خۆی بەتاڵەکاتەوە. بەڵام ئافرەتەکە یعنی لە هەموو حاڵەتەکانە ڕایەگرێتەوە، لە ڕایگرێ، ینی وەسیلەیەکی تر هەیە کە بتوانین پێی بژین. یعنی ئەم نەزرەیە یەکەم دقەی ئەوەیە کە ئیترەڵێ ستۆپ، ڕایگرە، ئەگینا ژیانمان بەرەو ئەوەچێت تێکچێ. بەڵێ، من بۆی ئاڵێم ئەرم پێ جوان بوو، بە تایبەت ئەو دیمەنەی کە بۆ ئەم کارکتەرە دانابوو، کارکتەرەکە و کردووە بە ئەکتەر و هەڵبژێراوە بۆ ئیشێک ئیتهام خزمەتی مرۆڤایەتی ئەکات دژی ئەو حاڵەتەیە کە خۆی تایەتیە، مە خۆی لە خۆیە بابەتێکی جوانە و لە هەمان کاتشە با بڵێن دڵپیسی دروست دەکات، غیرە دروست دەکات لە لای کارکتەری دژە کارکتەر، با لە لای خێزانەکەی. ئەو دیمەنەم زۆر پێ جوان بوو. من ئەوە دەستخۆشی یەکەمەوە، بە تایبەتیش ئەگەر بڵێم ڕووناچی لە جێی خۆیان بوو ئیشی کرد و تەنانەت کامیرە لێرە کامیرە لەسەر ستان نەبوو، لەرزەی تیا بوو، ئەو لەرزەیە خۆی لە خۆیان لەو کاتەیە پێمانەڵێت ئەڵێ دڵە ڕاوچەیەکەیە بینە دەخاتە بابەتی ناو کەشێکی دەرونی دڵە ڕاوچێەوە. من ئەمانم پێ جوان بوو و لێرەوە بینە دروستکردنی ستراکچەر بوو پێکاتەی سیناریۆکەت و دواتر بۆ فیلمەکە. ئەمە بۆ چوونی منە، ئیتر نازانم تۆ خۆت ئەو دیمەنەت چۆن هەڵبژات. من ئەمە لای من وابوو. بەڵێ خۆی ئەگەر سکرپتە ئەساسەکە بێنینەوە، من ئەمە باسی ئەوە بکەم کە دوو کەس دەورێکی سەرەکیان هەبوو لە ئیدیتی سکرپتەکە، کاک شوان عەتوف و کاک خەیبەر سکرپتەکان ئیدیت کردەوە. خۆی ئەم دیمەنە ئەکەوێتە ناوەڕاستی فیلمەکەەوە، بەڵام کە ئیدیتیان کردەوە هێنایانە بیدایەتی فیلمەکە. یعنی خۆی ئەو ئیدیتی سکرپتە ئەوزان پۆزیشنێکە لە هەموو دنیای باو بە پارە ئەکرێ ئەو ئیشە، بەڵام ئەمان لە دڵسۆزیا کردیان بەڕاستی. بەڵێ فەرموو. بەڵێ، ئەو دیمەنە خۆی ئەکەوێتە ناوەڕاستی ئیشەکەەوە، یعنی مەسایلی غیرە و غیرەکردن و کە کەسانێک ئافرەت ڕسم لەگەڵ بەمویان ئەگرن و ژنەکە بۆ حاڵە ئەیبینێ و غیرەی لێ ئەکا، ئەوە لە ناوەڕاستە. بەڵام کە هێنایانە بیدایەتەوە دەستپێکێکی جوان بوو بۆ فیلمەکە، یعنی ئەتوانێت بڵێ ستارتێکی زۆر زۆر باش بوو بۆ دەرکەوتنی یەکەم حەدەستیە. یعنی لێەوە فیلمەکە دەستی پێکرد، بەڕای من لێەوە جوانتر بوو، بەڕای ئەوان لێەوە جوانتر بوو، وەکو مەسایلی ڕووناکی و کامێرەکە هاندێڵە هەمووی. ئەڵبەتە ئەمە سوپاسی خەیبەر کەم، خەیبەر کەسێکی زۆر متەمەکینە
دیۆپیەکی زۆر باشە بە ئیتیفاق لەگەڵ خۆمانە لەگەڵ منە کە عینەن پۆزیشنم هەیە منیش وەکو دیۆپی بووم پێشتر پلانمان بۆ دانابوو کە هەمووی ئیشەکە دارک بێ بەرەوەی مازاکان تۆزێت تاریکن ئەبێ لایت دارک بێ ئەبێ هاندێڵ بێ هەمووی ئەبێ حرەکەی کامێرە لەگەڵ هەستی ئەکتەرەکانە بێت ئەبێ لەگەڵ چای بینەر هیلاکە بەپێی هیلاکی دیمەنەکان یعنی تقریبا بە تەنسیقێکرا ئەمە سپاسیان کەم دەستخۆشیان لێ بکەم کە بەڕاستی جێدەسیان زۆر زۆر جوانە و جەماعەتی لایت کاکە حەمەشا و ئەوان گافەر وەکو گافەر ئیشی کرد و چەند کەسێکی لەبەردەستا بوو خاتوبیان ڕەشیدی کە وەکو ئارت دایرەکتەر ئیشی لەگەڵا کردین ئەویش بە پێی دیمەنەکان یعنی کولی دیمەنێک کە لە کاتی خوێندنەوەیە حتمەن ئێمە 3 مانگ پێشەوە پرۆڤامان بۆ کرد خوێندنەوەمان بۆ دیمەن بە دیمەنی ئەکرد بۆ بایۆگرافی کەسایەتەکانە کرد یعنی تەنانەت پرۆپسی ماڵەکەش ئەبوو لەگەڵ سایکۆلۆجی ئەو کارکتەریا بگونجێ یعنی بەعام ئەم ئیشە من ناوی نانم ئیشی بە تەنیا خۆم ناوی نانم ئیشی سیروان محەممەد ئیشێکی کروی زۆر زۆر پرۆفشناڵی زۆر زۆر باشی کوردی خۆماڵی سلێمانی هەولێری مەجموعەت تەلەبەی ئەکادمی بوون ئەسیستانتەکانی من کاکە ژیر و نازیلە خان و کاکە ئاران زۆر زۆر باش بوون یعنی هەموو بە ئیشی خۆی هەڵستا هەمووی واجبی خۆی مەسەلەن جەماعەتی دیکۆر بەیان خان کە سەرپەرشتیەکردن سەرپەرشتی جلوبەرگیە کرد و سەرپەرشتی هەموو دیکۆرەکانیە کرد بەعام چۆنڵی فیداییانە ئیشمانتیا کرد خۆی قەرار و بە 45 ڕۆژ تاو بێ بەڵام بە وابزانیان بە 29 ڕۆژ بیان بە 31 ڕۆژ و تاوان کرد مەرحەلەی تەسویر شەیوە دوو شەوم بیرە 2 ڕۆژ نیڵێن لە 2 لۆکیشنە 23 سەعات ئیشمان کرد بەڕاستی تاقەیەکی سەیرمان لە خۆمانە سەرف کرد کە من وەکو خۆم ئێستش سیحەتم ناتۆتۆ سەر خۆم سیحەتم تێک چوو لەو کاتەیە چەند 2-3 ڕۆژە نەچوومە سەر ئیش مەسەڵەن کە بە ئازات و بە دڵسۆزی خۆیان ئیشەکانیانە کرد من سوپاسیانەکەم بەڕاستی ئیشێکی هیلاککەر بوو وەرزێکی زۆر زۆر سارد بوو لە مانگی 11 ئێمە تەسویرمان کرد ئەو سجنەی کە تەسویرمان تیا کرد تەنانەت یەک خۆگەرم دوو ژووری گەورەمان هەبوو بەسەڵەن ژوورە بۆ هەموو کچەکان ژوورێ بۆ هەموو کوڕەکان تقریبا 50 نەفەر لەو دوو ژوورەیە بوو ئەیتر بەعام هیلاکەت بوو وەکو وەڵێم ناوی نانم ئیشی خۆم ئیشی هەمووان بوو ئیشی پرۆدیوسەرەکان بوو ئەمەیان لێرە سوپاسی دێرین بکەم سوپاسی شاناسخان بکەم ئەگەر ئەوان نەبوونە بەڕاستی ئێستش ئالوودە هەر لەسەر وەرەقەی سپی بوو یعنی هەر لەسەر وەرەقە بوو ینی نەکرا و بەس وێنە نە ئەمانبینی نە هیچ شتێک سوپاسی کاک چەکدار و کاک سەرهەڵدان بکەم کە ئەوانی ژەکو پرۆدیوسەر هاتنە پێشەوە لەگەڵمان نبوون بەردەوام ئاگایان لێمان بوو یعنی ئیشتێکی دەستە جەمعی بوو ئالوودە بەڕای ئەوانە بینی شیانە یعنی هەمووی ئەڵێ یعنی هەمووی مەسەلەن هەچ کەسێکی بینی ئەڵێ فڵان کەس لە پۆزیشنی خۆیان زۆر باشویشی کردووە فڵان کەس لە پۆزیشنی خۆیان زۆر زۆر باشویشی کردووە و هەموومان تاواوکەری یەک بووین و ئالوودەی لێ دروست بوو. بەڵێ جابا من ڕوونکردنەوەیەکی خۆم بە من دەستخۆشی لە بەڕێستانەکەم و لە هەر هەموو ئەو برادرانەشەکەم کە لەگەڵتە هاوکارت بوون. ستایل من چونکە لێرەم لە ئەمریکا و چەند ساڵێکە نزیکەی ئەوە 22 ساڵە لە بوارەکەیان بەکردەوە ئیشی تیاکەم هەر کەس ئیشی خۆیەکات کە هەر کەس ئیشی خۆیەکە من ئەبینم من چونکە ئەزمونمەیە ئەیبینم ئەم چێ ئیشی خۆی کردووە چێ ئیشی خۆی نەکردووە اینجا من ئەویست مەسەلەن پێشت کەوم بڵێم ئەم ئیشە خۆی لە خۆیە ئیشی هەرەوەزی بووە هەمووتان بەشداریتان تیا کردووە
بۆ نمونە من باسی خاڵێکیانەکەم لە نواندنە لە نواندن من ئاگام لێ نییە کە بەڕێستان چۆن کردوتانە بەس هەست دەکەم پێشتر پرۆڤەی نواندن کراوە نواندنێکی باش لە یەک جێیەکە ئەکتەرێکتان هەیە دایەلۆژێکەڵێت وابزانم لە سەرەتایە ئەو جێ من هەستم پێ کرد لەوەیە ئەو دەقەیە ئەوە پرۆڤیتیان نەکرابێت ئەو دەقەیە هاتووە چۆن هاتووە یان لەوێ ئامادە نەبوو بێت ئەجینا زۆربەی پرۆڤیتیا کراوە بۆی دایەلۆگەکان وابوو وترێت کە زۆر زۆر ئاسایی بێ و سروشتی بێ و وەکەوەی لە ناو کۆمەلگایە خەڵک بەکارهێنێت چونکە زمانی فیلم زمانی ناو کۆمەلگایە زمانی ئەدەب نییە کتێب نییە ئەبێ زۆر ئاگارمان لێبێ زمانی پێشکەشکاری تەلەڤزۆن و رادیۆ نییە جا بۆیە نواندن و زمانم لەوێ بینی من دەستخۆشیتان لێکم وەکوتم لە جێ بەڵێ من لێمە سوپاسی سوپەرستاری کورد کاک شواناتۆف بکەم کە ئەو هەستا بە وەرگرتنی ئەو پۆستە وەکو ئەکتینگ کۆچ کە پرۆڤێ لەگەڵ بچووکترین ئەکتەرات تا خۆی کردن 3 مانگ پرۆڤەوان ئێمە بەس لە ئەکتینا کرد یعنی 3 مانگ لە پری پرۆداکشنە لەگەڵ ئەوە کە خەریکی دیکۆر و لۆکیشن و ئەم شتانە بووین بە بەردەوام پرۆڤەمانە کرد یعنی ڕۆژیوا بوو بە 2 شەفت بەیانەکەی بەجای ئێوارەکەی بەجیا هەڵبەتە ویسمان لەو زمانە ئەوە یعنی شەرتی ئەساسی من ئەوە بوو اتفاقی ئەساسی من ئەوە بوو لەگەڵ هەمویانە کە زمانێکی بوورە بەم زمانە قساکەم زمانێکی بازاڕی بێ هەموو کەسە لێ تێبدات یعنی زمانی کتێب نەبێت کاک سیروانی قەوسێکم بەرێ زمانی فیلم زمانی ژیانە زمانی واقع زمانی بازاڕە زمانی ناو ماڵەکانە ناکرێ بە زمانێکی ئەدەبی سەریکە ئوستاز من بەڕاستی ئەمەنە تەجروبەم هەبووە لە دراما لە فیلمە کە بەشدار بووم خۆمەکو DOP وەکو فێرست ئەیدی وەکووە مشتەکان کە دیالۆگی وتووە چۆن بۆی نووسراوەتەوە ئاوا وتوێتی بەنمونەوتێتی لێرە دامەچۆ بۆ ئەوێ ڕێک ئەوەی وتوێتەوە خۆکە ئەمە نووسراوەتەوە ئەمە زمانی قورعان نییە تۆ ئەکرێ ئەکتەر وا ڕابێنیتەوە کە بیکە بە زمانێکی سادەی خەڵک تێبگایانی یەکێ لەو خاڵانەی کە خەڵک ئالوودەی بەدڵ بوو زمانی ئەکتین بوو یعنی زمانێ بوو تەواو هەموو کەس لی تێ ئەگەیش لە مەسایلی مەسەلەی پۆلیسە اعتیادی وەکو پۆلیس قسانەکرد لە مەسایلی عایلیا وەکو عایلە قسانەکرد لە زمانی مافیاگەریە ڕێک یعنی تەجاوزمان نەکردو لە جنێوە بەڵام ئەبوو ئەو قسانەی تیاوێ مەسەڵەن تۆ کابرا بەنمونە ژنەکەی لێبردی خۆ پێی ناڵی بێ ئەدەب خۆ بێ قسێکی خراپی پێ بڵێ مەسەڵەن مەجموعە دیالۆگی قورسی تیابوو ئەکرا بڵێم دیالۆگی ئەدەبیشی تیابوو لە شوێنی خۆیان بەکار هاتبەوە بەڵام خۆمان لایە بوو لەو زمانە ئەدەبیەی کە لە زۆربەی زۆری لەگەڵ ڕێزما بۆ هەموو ئەو ئیشانەی کە پێشخۆمان کراوە من بچووکی هەمویانم و یعنی تەلەبەی هەمویانم تۆزێ پێی پەستە بووم خۆم یعنی هەر لە سەرەتاوە پێی پەستە بووم ئیشی بەڵام لەم بەڵێ ئەوە خاڵێکی زۆر سەرەکیە لەم وڵاتانە شەروایی شەکرێت یعنی زۆر سەرنجە خەنە سەر زمان ئەبێ زمانەکە زۆر زۆر سروشتی بێت نابێ ئەوە بێت چووکە تەنانەت با بڵێن تامی زمانی کوردێکی ڕۆژەڵاتی کە لە سلێمانیە ئیشەکەیە کوردێکی ڕۆژاوە ئەبێت و ئاگات و تامەش بێت ئەو تامەش بپارێزی چونکە ئەو تامە باسی کارکتەرەکەت بۆکە کە خەڵکی چۆیە پاشخانی کارکتەرەکەت پێڵێت ئیجاگە لە جانمە لە ئیشەکانەکەی بینم تێکچڕاژانیەکەیە معقول نییە لە خێزانێکە دایکەکە قەینا دایکەکە بادینی بێ باوکەکە سۆرانی بێ بەڵام مناڵەکان بۆ هەرێکیان ئەوە تۆزە ئەزانی چیە ئەوە نوعێکە لەگەڵ ڕێزما بازار پیاکردنە تۆ مەسەن ئەکتەرێکی باشە لە دۆک دەزەکەوێ یعنی لە عیلەیەکی سلێمانیا بەکارێنی آخر خۆ ئەمە
ڕاستە واردە یعنی لەوەچە لە 10,000 عایلە شتێکی وا هەوێ بەڵام ئەمە عام نییە ئەم شتە تۆ ناکەر مەسەلەن باوکەکە بێت کە خەڵکی ئەوەیە بەڵام مناڵەکانیان بۆ مەسەلەن زمانەکانیان جیاواز بێ یەکێ بادینی قسە بکە یەکێ بە سۆرانی ئەوە مناڵەکە ئەتوانێت هەردووشی بەکاربێنێت سوود لە هەردوو ئارەکە کە ببینێ بەڵێ لا بوو لە مەجموعەیەشی کەش کە لە ئەکتینە مەسەلەن ئێستا لە ئیشی خۆمانە ئەیبینیت یعنی دانیشی ئەزانی ئەم دیالۆگەکەی خۆی ئەڵێ ئەزانی ئەو بەرچی ئەڵێتەوە یعنی لەسەر یەک ئەوەستن یعنی ئەوە زۆر خراپمە خۆمان لەوە لایە بوو یعنی تەنانەت سپیسمان نەئە بە یەکتری لە کاتی دیالۆگەکانە ئێستا مەسەلەن چۆن تۆ لەگەڵ کەسێکی ئەمریکیە لەگەڵ برادێکی ئەمریکی تا ئەبێ بەشەر خۆ لەسەر یەک ناوەستن دیالۆگ بڵێن قسە تێکەڵ ئەوێ لەگەڵ یەک هاتێکەڵ ئەبێ ینی لەوەچێ کەسان یەکتریتان تێنەگەن بەڵێ ئەمە ئیشی هەم نواندنەکەیە ئەو کەسێک کە هاریکاری کردو ناوڕێ عزیزم کاکشوان کە ئەو ئیشەی کردووە ئەوە شتێکی باشە و ئیشی مۆنتێرە با بڵێن ئێدیتەرە چنینەر من پێڵێم چنین بە مۆنتاژ ئیشی ئەویشە کە ئەبێ زۆر لە جێی خۆیان بزمار دایکوتێ من بیر ناچێت خوا من ئەمە کەم باسی ئەوە بکەم کە ئالوودا یەکێ لە هەرە ئیدیتەرە باشەکانی کوردستان و شەرقی ئەوسەد ئیدیتی کردو ئەوش کە کاگڕێکەوت محەممەدە تەنانەت بەعزە شوێن هەبوو ئێمە بە نوعێکی کە مەسەن بە ستایلێک ویستبوومان دەرچێت لە مۆنتاجە ئەو ستایلێکی کەی بۆ ئەدۆزیەوە کە جوانتر ئەیچنی یعنی زۆر ورد ئیشی کرد زۆر عاقلانە ئیشی تیا کرد و زۆر سوپاسێکم ڕێکەوت ئێستا لەوە نەما بڵێ کە مۆنتێرە ڕێکەوت دەرێنەرێکی زۆر باشیشە دەستی خۆش بێ من دەستخۆشی لەکەم لای خۆمەوە چونکە لە زۆربەی ستافەکانتان من شتم لەسەریان نووسیوە ئەوەی کە چنینی کرد بژاردەی بەتایبەت و دیمەنەی کاڵی کاکشوان و ئەو لەو کاتێک کە ئێدتی جارێککە ئامادەسازیان بۆ سیناریۆکە کردووە و دیمەنیان پێش خستووە ئەو دیمەنە بە جێی خۆی گرتووە یعنی من خۆم شخصی خۆم زۆرم بەدڵ بوو کاک سیروانجان ئێمە جارجارە چین بەلای ئەو هاوڕیانەی ترمان کە کۆمنتە نووسن سەرنجەکانیان نووسن چونکە ئەوانیش هاوکار من هەر خۆم نیم ئەوانیش هاوکار من بۆ نمونە لیناخانمانەیە لیناخان یەکێکە لەو کەسانی کە فلیم گەرم و گوڕێکی زۆر وشیارانەی بە لایڤەکان داوە اینجا یەک سەڵی پرسیاری کردووە ئەگەر قەڵەم لای خۆت دابنێ بۆی من هەموو پرسیارەکانی کورتن چونکە یەکەیەکت بۆ هی بکەم لێرەوە یەکەم پرسیاریان نەڵێ تێچوو داهاتی ئالوودە چەند بوو من ئەمە لای خۆم حەزەکەم بۆ خۆتی بێڵمەوە ئەگە تێچوو نەڵێ داهات بڵێ کە زەرەرتان نەکردەوەیان جیایە ئەڵێ ڕیکۆردەکانی ئالوودە چی بوون یا چەند بوون بڵێن ئەڵێ چۆن بیرۆکەی نووسینی ئەم فیلمەت بۆ هات و چەند درافتت نووسی من ئەمەیانم زۆر مەبەست و لای خۆم نووسی بوومەوە ئێستا پرسیاری کرد و هاوکاری کردیم و ئەڵێ بۆچی خێراییتان زیاد کرد و خۆتان زۆر ماندوو کرد ئایا بودجەکەم بوو ئەمە مەقسەدی لە کاتی ڤیدیۆگرتنە ئەڵێ وشەی عەرەبیتان زۆر بەکارهێنا ئەلبەتە بۆ وشەی عەرەبیەکە من سەرنجم لەسەری بوو بەڵام یەکێک لەو شتانەی کە سەرنجێکی کەم هەبوو ئێستا لە کوردستانە دیاردەیەک هەیە وشەی ئینگلیزی زۆر بەکارهێنن اینجا لەم ئیشەی ئێوەیە وا بزانم لە جێیە دوانە وشەیە دوانم جۆ لێ بووە زۆر جۆم لێ نەبوو بەڵام عەرەبیەکە بەڕای من لیناخان ئاساییە چونکە ئێستاش خەڵکی ئێمە چونکە بندەستەی دەسەڵاتی عەرەبی بووینە ئێستاش زۆر بەمان وشەی عەرەبی هەر بەکارهێنین ئەمە ژیانی ڕۆژانەیە ئیتر کاکسیروان فەرم و وەڵامەکانی بەرەوە زۆر سپاس دیناخان تێچۆکەی بەڕاستی لای من نییە لای پرۆدیوسەرەکانە ئەوانە زانن چەنە و داهاتەکەشی هەر ئەوانە زانن چەنە تەنانەت من ئاگاداری عقدی یەک ئەکتەریش نەبووم تەنانەت عقدی یەک کەسی کرۆکەش نەبووم هەمووی خۆیان
عقدیان لەگەڵا کردوون و تێچوو داهات لای ئەوانە بۆ ئەوان داوای لێبوردن لەکەم کە من خۆشم نازام چەندی تێچۆ بەڕاستەکەی و ناشزام داهاتەکەی چەند بووە. ڕیکۆردەکانی ئالوودە وەکو ئەوەی کە ڕیکۆردی شکان بێ 12 ڕۆژ لەسەر یەک سۆڵد ئاوت بوو 3 قاعە، یعنی 12 ڕۆژ لەسەر یەک لە 3 تایمە سۆڵد ئاوت بوو، یعنی شوێنی کەسی کە نەمان بوو. ئالوودە لە ماوەی دوومانی یەکەمیان 51,000 کەس بینی، وەکو ئەو وەزایەتە سادەی کە باسم کرد، وەکو پێتەڵم ئەگەر تک تێبە 10,000 بێت، ئەگەر جەناب خێزانە هەبێیان کەسێکە هەبێت لەگەڵ 3 کەسا بچیت 30,000ەکە، 10,000 ژەی بە پۆپکۆرن و 5 بە کۆلا و 10 بە تەکسی 50-60,000ەکە. یعنی بۆ ئەو کاتە ئەو ڕیکۆردی 51,000 زۆر زۆر بوو، زیاد لە حەدی خۆی بوو. ڕیکۆردێکی تریان ئەوە بوو کە 6 مانگ نمایشمان کرد ئالوودە. ڕیکۆردێکی تری ئەوە بوو ئالوودە لە 12 ئەکتەری هەرە ئەکتەرە باشەکانی کوردستان بەشداریان کردبوو. ڕیکۆردێکی تری ئەوە بوو تۆ بتوانی 2 ساعات و 14 دقیقە بینەری کورد دابنەی بە دیار فیلمێکەوە کە یەک کەس هەڵنەسێ بچێتە دەرەوە، ئەوە لە خۆیان زۆرە و یەک کەسم نەبینیەوە یەک کورتێک لە کاتی فیلمەکە لێبێ. ڕیکۆردێکی تری ئەوە بوو کە لە سەرەتای ئیشەکە دەستی پێ ئەکرد ممل نەبوو حتا دیمەنی کۆتایی. ئەمانە هەمووی ریکۆرد بوو. ریکۆردێکی تری ئەوە بوو کە بچووکترین ئەکتەری کورد تەمەنی 6 ساڵ بوو بەشداری تیا کردبوو بە نواندنێک هەمومانی سەرسام کردبوو، بینەری سەرسام کردبوو. هەڵبەتە ئەمانەشتی بچووک بچووکن، بەڵام ئەم ریکۆردانە خۆی ریکۆردەکەی ئەو ریکۆردێکی تیان ئەوە بوو کە فیلمێکی 2 ساعات و 14 دقیقەی بە 31 ڕۆژ وێنە بگری. ئەمانە هەمووی ریکۆردەکان بوو. درافتەکان کەوکۆڵی چەند درافت نووسیەتەوە، بەڕاستیوا بزانم ئێستا ئەو لۆکەرە بکەمەوە 8 درافتی تایە، 8 درافتی ئالوودەی تایە، یعنی لە تریتمنتەوە کە نووسیمەتەوە دیمەنی تیا بووە 20 ڕۆژ بۆی وەستاوم، یعنی دیمەنێکی تیا بوو، دیمەنی حەمامی سجنەکەیە بڕوا بکە 20 شەوی ڕێک من بە دەوری ئەم مێزەی کە لەسەری دانیشتوم سوڕامەتەوە، هاتووم ڕۆشتوم نووسیمەتەوە دڕانومەتەوە نووسیمەتەوە دڕانومەتەوە 10 لاپەڕە 20 لاپەڕە دڕانومەتەوە نووسیمەتەوە، یعنی زیاد لە 8 درافتی هەبووە ئالوودە. درافتی ئەخیری وازانتر گەشتە 11 و 12 بە ئیدیتەوە کە تۆزە کورتمان کردەوە، وەکو ئەوەی ئەخیر بودجە کاڵی بودجە کەم بوو لەبەر هینگیشتان تیاکە بە سرعەتی شتان تیا کرد. بەڵێ بودجەکە کەم بوو، ئەبوو ئیشی تیا بکەین نابوو، یعنی کولی ڕۆژە کۆست بوو لەسەر ئێمە. یەک ڕۆژ تاخیر بووینایە، ئێستا یەک دیمەنی تیا بەلای خۆمەوە کە حەز ناکەم باسی کەم، زۆر حەزم لێی نییە لەو دیمەنە، یعنی زۆر بە دڵم نییە، هەرچەند ئەمانی ستەجیلی کەین، بەڵام بیرمانە کردەوە تقریبا 20 ملیۆن دینار کۆستی ئەو ڕۆژە بوو، 5 ملیۆن دینار کۆستی ئەو ڕۆژە بوو، نەئەکرا ئیشی ڕۆژێک بخێنە ڕۆژێکی تر، کە ئەو دەستمان گرتەوە بۆ ئەو 45 ڕۆژەمان کرد بە 31 ڕۆژ، حتمما لە بودجەکە کەمتر بۆ هاتە خوارەوە و بە هیلاکی هەمووی و بە باوەڕەکەم نیوەی کرووەکە نەخۆشکەوت بێ، بۆ ئەو زەختەوان لە خۆمان کرد، بۆ ئەو جوهدەمان کرد کە بە 31 ڕۆژ ئیشەکەمان تەواو. دەستان خۆش بێ. لەسەرەوەی وشەی عەرەبیتان زۆر بەکارهێنا، من وەڵامم دایوتر نازانم لای خۆت. ئەزای چۆنە لیدان خان، وشەی عەرەبی زۆر احتیاجیە، یعنی سەوای لی هاتووە. تۆ بچۆ بازاڕی سلێمانی ئەتا کەسێکەڵێ بە دینارە دوانەڵە تەعالە دینار، یعنی تێکەڵە تۆ لە عێراقا ئەژیت، ئەوە نیە زمانەکە جیاکرابێتەوە و بەعزێ وشەی عەرەبی هەیە هەتا ئێستا مرادفی نییە بە کوردی. بە نمونە بەمۆ لە شوێنێکا پێڵە ئەوە تەبریرە،
ئێتەبریر بە کوردی ئەگەر بیکەی بە کوردی تۆزە دوور و درێژەوێ بۆ بینەر ئیزعاجە خۆش نییە ینی لەوچێ تۆ بووە بە زمانی کتێبی قساکە بۆ بە تەبیعیتر قسە ناکە بۆ زمانە قسە ناکە کە خەڵق قسەی پێکات ئەو کەلیماتانە کە بە عەرەبی تایەتی کەلیماتی یعنی من ئەسلانە سەد لە ژیانی ڕۆژانەی هەمومانە هەیە بەڵێ هەر ئێستاکە ئەمەی خۆت کام وەڵامەت دایەوە کە ها وشەی بەعزێت بەکارێنا کەلیماتت بەکارێنا تەبیعیت بەکارێنا ئەمە هەیە لە زمانمانە چونکە ئێمە بندستی دەسەڵاتێک بووین دەسەڵاتەکە عەرەبی بوو ساڵانێکی زۆر دوور و درێژ لەگەڵیا بووینە و لەگەڵەوەشە تۆ بڵین و نەڵێن دینی ئیسلام ئێمە لە وڵاتی خۆمانە من ناوی ناتوانم چەند کەسە بێنم بەڵام ئێمە کەڵەپیایەکمان لێ ڕۆشتووە ئەو ئەیتوانی مرادفی کەلیماتی عەرەبی بۆ کوردی دروستکات یعنی شێرکۆی مەزن ئەیتوانی بەنمونە ژەکە ئاوی دروست کردووە تۆ ژەکە ئاو چوزانی یعنی چی ئەو بۆ شیەکاتەوە کە ئەو تۆزە ئاوەیە کە ژەنگی کردووە لەسەر تەنکیە کۆبووەتەوە مەسەڵەن ئەمانە کورت دەکرێتەوە بەڵام ناتوانی هەموو زمانی کوردی بکەیت هەموو زمانی عەرەبی بکەیتەوە بە کوردی کە بەعزێ کەلیمەی عەرەبی هەیە مرادفی نییە بە کوردی مەسەڵەن سەر بەرمونە قەلەقی ڕاڕایی ناکات نازام چی ناکە واسواسی ناکە ئێستا ژەڵە بۆ قەلەقی یعنی مرادفەکانی قورسە یعنی ئەگەر خەڵک باشتر پێ ئەگات بەڵێ وەکو لە پێشاوتم ئێمە بێ ئاگامان لێ بێ زمانی خەڵک بەکاربێنی زمانی ناوماڵ بازار فەرمانەکانەوەی کە هەیە زمانەکەی ئەوان ئەو زمانی ئەوان کوردستانی باشوور کاریگەری زمانی عەرەبی لەسرە و کوردستانی ڕۆژەڵات کاریگەری زمانی فارسی و کوردستانی باکوور کاریگەری زمانی تورکی ئەگەر بڕۆی بۆ تورکیا لەگەڵ کوردەکانی باکوورا قسە بکەیت وشەی عەرەبی جۆ لێ نابێ بەقەدەوەی کە وشەی تورکی جۆ لێ بێ ئەوە ژیانی ڕۆژانەیە کاک سیروانجام من بەگشتی لەم ئیشەیە کامیرەمان با بڵێن سینەماتۆگراف بە تایبەت کاک خەیبەر دیارە زۆر لە کاتی ڤیدیۆگرتنە فیلمگرتنی ئیشەکەیە ڕەچاوی ڕەتمی کردبوو بە کوردی بە ڕەت مەڵێن ڕەزم هاڵێن بەس ڕەزم ڕەزمی زۆر بتوانی پاراستە بوو وەکو کەسێکی ڤیدیۆگرافەر فۆتۆگرافەر با بڵێن سینەماتۆگرافەر اینجا تەنانەت لە کاری نواندنەکانە لە با بڵێن زۆر بە نەرمی ئەمە تۆ هاوکاری بووی دیان ئەو هاوکارت بوو بۆم ئیشە بۆ ئەوەی ئاگای لەو ڕتمە بێ بپارێز دێت بەڵێ خەیبەرەکوتم کەسێکی زۆر یعنی کوڕێکی زۆر عاقڵە زۆر متەمەکنە لە یەکەم ڕۆژە کە خەیبەرم اختیار کرده بوو دانیشتبووین بۆ ستۆری بۆردمانە نووسی ینی ستۆری بۆردی هەمومان دروست دەکرد هەمووی ئیشەکە بەڵام بەعام گەیشتینە سەر ئەو قەناعەتەی کە ئەم ئیشە بە ستاند نەبێ هەمووی بە هەندێڵ بێت و هەمووی لەگەڵ سایکۆلۆجی کارکتەرەکانە بێت یعنی بنمونە ئەچێتە شوێنێکی تاریکەوە کارکتەرەکە خاوە شخصیەتەکەی وایە کامێرەکە خاوە لەگەڵای یعنی بە چاو ئەو بینی سایکۆلۆجی کارکتەرەکەتە بینی مەسەڵەن ئەو بینی کە بە کامێرەکە پێوتی ئەم کارکتەرە یعنی شخصیەتی چۆنە بایۆگرافی چییە مەسەڵەن بۆ وایە بە ئیتفاقی هەردوو لامان بوو وەکوتم خەیبەر کوڕێکی زۆر عاقڵە و زۆر هاوکارم بوو لە ئیشەکە زۆر هیلاک بوو بەڕاستی ڕۆژی وا بوو کە ئەو کامێرەیە گرت بەشانیەوە بڕوا بکەم ئەموو دە من بمە بورێمەوە بە ئەوە بەشانەوە بێت هیلاک بوو زۆر هەوڵی لەگەڵایە و بێجگە لە ئیشەکەی خۆی خەیبەر وەکوتم سکرپت ئیدیتەر بوو بێجگە لەوە مەجموعە مەسایلی پۆست پرۆداکشنی گرتە ئەستۆی خۆی لەگەڵ کەلەریستەکە دانیشت بوو مەسەڵەن حساباتی کەلەرێ کرد حساباتی لەگەڵ بەیانخان لەگەڵ
ئەکتەرەکان ینی بەعام چۆن بڵم نازانم چۆن ئەسفیکەم بەڵام سوپاسێک با بێنە سەر ئەم دیمەنەی کە ئێستایی بینین لێرە ئەم دیمەنە بە ڕووناکی و بە داپەشکردنی دوو کارەکتەرەکە کە هەردووچیان دەرەکەون بەڵام یەکێکیان لە پشتەوەیکیان لە پێشەوەیە و نواندن بە هەرسێ ئەم چەمکە و لە ڕووی دەرهێنانەوە کە ئەم فیگەرانەت کۆ کردوتەوە بەشێک سپیە لە پشتەوە بەشێک ڕەشە لەم لاوە قاوەیەکەیە ئەمانە هەر هەمووی پێمانەڵێت ئەوەی پشتەوە کارەکتەرەکەی پشتەوە وەک بڵێ ئەڵێت هاوارێکە کە قسەیەکە کە بە دەم و چاو بەنواندن لەگەڵ ڕۆناکێکە پێمانەڵێ ئەڵێ ئاگاتان لێبێ یان شتێکی وایە و ئەمیش خانمەکەش یەکسەر دڵپیسی و غیرە و توو ڕەبوونێکی پڕی پێوە دیارە کە ئەمە لە با بڵێن هەنگاوی دووەم و سێمی پێکهاتەی دووەم و سێمی فیلمەکەیە بۆ بنیاتنان بەرەو سەرەوە ئەمە ئەم دیمەنە بەگشتی هەموو دیمەنەکە بەڵام من ئەمەم جێم هەڵبژاردە بوو خۆی لە خۆیان لێرەوە وەرچەرخانێک دروست دەکات لە لای بۆ ئەوی بچنە ناو بابەتەکە و بابەت بزانن چییە حەزەکەمێکشت بڵم من کەسێکی ئەکادمی نیم بەڵام هاویم و سپێلبەرگش ئەکادمی نییە بەڵێ ئەم تەلاعوبکردنە ئەم یاریکردنە ئەم ببوورە ینی گاڵتە پێکردن بە بینەر نا تەلاعوب بە هەستی بینەر بکەیت تۆزێک لەو دیمەنە خۆشەوە ئەیان هێنی کە هەمویان دانیشتون و چەند برادێکن کۆ بوونەتەوە و گۆرانی مەزاری خالقی لێ ئێن و ئەجوایەکی خۆشیان بۆ خۆیان دروست کردووە چۆن ئەم دیمەنە هەڵە گێڕیتەوە بە دیوێکە کە بینەر تووشی شۆکەی یانیستا من نامێت سپۆیلی ئەوەکەم پێش ئەمە ئەوەی لە دواوەتی ئەو کارکتەرە یعنی یەکێکە لەوانەیە کە سەماعەکە لە پشتیانەوە لە پڕا ئینقلابەکە مەشە دەکە ینی هەڵەگەڕێتەوە بە نوعێکی ترا کە هەمووی تووشی شۆکە بێ ئیتر لێرەوە دەستپێکی مەشاکلەکان دەست پێەکات وەکو لایت وەکو ڕووناکی تۆ تەرکیزە لەسەر ئەم خانمەیە هەموو تووڕێەکە ئەم خانمەیە ئەبێ دارک بێ ئەم خانمە بێت تاریک بێ بێ چۆن غەزەبەکە لەمە بارێ ینی ئەوەی پشتەوە واستەیەکەکە حاڵەکە ینی هێمنی کاتەوە تۆزە بەڵام دارکەکە ئەمە مەسەلەکە ینی تۆ بێ حسابی ئەو بکەی ئەم نقطەی ئینەکەتە ینی نقطەی تەفاعولەکەتە لەبەرەوە ئەو حساباتانی هەموو بۆکرا بۆردی بەڵێ اینجا من نەمێ سەرنجش بخەمە سەر دەستخۆشی لە دوو برادەریکەی ئازیزیش بکەم دەنگ کاک ئەحمەد ئەوە من خۆمەزانم ئاگام لێ لە نزیکە و لێرە چەندوانەیەکی پێشکەش کردووە بە حقیقەت یعنی کەسێکی پرۆفیشناڵە و من دەستخۆشی لێکەم لەم ئیشەشە کە جۆم لێگرت زۆر بەوردی جۆم لێگرت دەنگ زۆر بە جوانی و بە تێر و تەسەلی تۆمار کراوە و مۆسیقاش کاک نەورۆزی هاوڕێم ئەویش هەر هاوڕێ ئازیزمە و لێرە وانەی پێشکەش کردووە ئەویش هەر کەسێکی ئاست بەرزە لەسەر ئاست ئەم دوو زاتە من ئەتوانم بڵێم لەسەر ئاستی جیهان ئیشەکەن جیهانین ئیتر خۆشحاڵم کە ئێستا مەسەلەن لەم ئیشەی بەڕێستا هەردووچیان ڕۆڵیانە بۆ مۆسیقا نەبووە بە مۆسیقای با بڵێن پاشکۆی فیلمەکە بەڵکو تەواوکەرە بەڵکو دروستکردنی بارە دەرونیەکانە و کاک ئەحمەدی شۆک و ئەحمەد ناتقی شۆک و دەنگ هەممان شێوە هاوکار بۆ ڕووناکیش هەمویان دەستخۆشیان لێ یەکەم بەڵام بە دوو پرسیاری برادرانی هەر پێش ئەو دوو پرسیارە من ئەمە بەڕاستی زۆر زۆر سپاسی من لە شوێنی کە شاوتومە ئەحمەد ناتق من ڕەفیقی تقریبا 25-26 ساڵ پێش ئێستەمە ینی لە گەنجی و ئیشمان بێکەوە کردووە بەڵام ئەمە ئەحمەد ناتق کە هێنانەوە بۆ ئەم ئیشە خۆم ئیتفاقم لەگەڵا کردبوو کە قەرار بوو دوای ئەحمەد ناتق نەیکان لێرە لە ئێرانەوە خەڵکی بۆ بێنە یان لە تورکیاوە بۆ بێن بەڵام کە ئەحمەد ناتقیان هێنایەوە بڕوا بکە ئەوە گەورەترین هەدیەی پرۆدیوسەرەکان بوو بۆ من یعنی نەم ئەزانی چی بکەم لە خۆشیە ئەحمەد ناتق خۆی لە
ئەوروپا وایە لە ئەمریکا بزانام عکسێتی لە ئەوروپا ئەگەر کەسێک لە شتێکا فەشەل بێنێ ئیتر پشتی تێکەن بەڵام فەشەلیەنا بەڵام لە ئەمریکا عکسەکەیەتی چەند فەشەل بێنێ تەجروبەیە ئەڵەن تەجروبەی هەیە بیەرەوە ئیشی بەرەوە تەجروبەیە ئەحمەد ناطق وا بزانم لە ئیشەکان لە دوانە نای بەخراب ڕۆیشتیان نازە حەلا وەک خۆی باسێکانە باش نەبووم لەمەیان خۆی بۆ تەرخان کرد یعنی ئێمە ناوان نابوو نازانم چی کە هاتە سەرسێت لە هینە چوو لە ڕۆبۆتە چوو 1 ملیۆن جیازی پێوە بوو بەعینە شت کارینی برادری کە ئەویش ساوندی ڕیکۆرد دەکرد یعنی ئەحمەد ئەمە نە بەدڵ سۆزانە ئیشی تیا کرد ئەمە نە بەهەست ئیشی تیا کرد تەنانەت یعنی لەگەڵ هەناسەی ئەکتەرەکانە ئەمیش هەناسەی بۆ ئیشی ساوتەکەی خۆی دروست دەکرد دوای کە دیزاینی کردەوە بڕوا بکە باوەڕەکەم لە کوردستانە هەتا ئێستا ئیشی لەو نەوعە نەکرابێ لەسەر ئاستی دیزاینی ساوتەڵە من کە زۆر زۆر بە پێرفێکتی ئیشی تیا کردبوو دووەم کاک نەورۆستەنیا پێشتر هەڵبەت لەگەڵ برادێکی ترا تەنسیقان هەبوو زۆر ڕێزم بووی هەیە هەر چۆنەوێ اختیاری کاک نەورۆست کرا کە موزیکم ئیشە بکە وەکو پێم وتی لە پێشە دیمەنێکم بۆ نارد ئاسایی لە پێشە این دیمەنێکم بۆ نارد دوایی وتی تەلەفۆنی کردەوتی وتی سەیرە بەلام وتی من نازام ئەمە کوردیە وتی باوەڕ ناکەم ئەمە کوردی بێ یعنی 70 تراکی بۆ دروست کردبوو 70 تراک موزیکی بۆم ئیشە دروست کردبوو هەتا تەنانەت تراکی تایتڵی ئەخیر وا بزانم یان تایتڵی ئەخیریان چەلۆیەکیانە لە کاتی گەڕانەوەیە بۆ کوردستان لە باخیرەکە ڕیکۆردی کردو چوە سەر پیانوێک ڕیکۆردی نەکردبوو بڵێن لەوێ تەلیفی بۆ کردبوو کاک نەورۆزی ژێکێ بوو لەوانەی کە زۆر زۆر هیلاک بوو لەگەڵ ئەم ئیشا و جێدەرسی بە تەواوەتی دیارە و تەنانەت دوای لێهاتۆ من لە مۆبایلەکەمە تراکەکانی پێ جاری وایە کە سارە لێ خۆم گوێی لێگرم کات بۆ ڕێیەکی دوورە تراکی 30 ثانیە ئەمە نە باس کردوتی من گوێی لێگرم هەموو جارێن باتەوە ناو فیلمەکەەوە یعنی بەڕاستی بە هەردووکیان تەواوکەری وێنەی ئالوودەن بەڵێ ئەجا من ئەمەوێ هەنێ پرسیاری برادران بخوێنمەوە دوو پرسیاریان بەڵام برادێکی کەمانێ کۆمەڵێک ڕاوسەرنج و بۆچوونی هەیەەوە کەسێکی شرۆڤە سازە لە بوارەکەیە ئەنجاوی ئەوە بێ بە تایبەت بۆی دابنیشم وابزانم لە سەرنجەکانی خۆمە زیاتری نووسیوە ئەمە یەکەمان هەوارخان هەوار بەڵێ ئەبێ بیناسیت لە سلێمانی بوو بەڵێ خێزانی کا خالید حەمە ئەڵێ بەڕاستگووی فیلم سازانە لە چ لایەکی ئەو فیلمە پەشیمانیت بۆت بکرێت دروستی بکەیتەوە چی لێ ئەگۆڕیت چی لێ زیادەکەی لە دوای نمایش بەڵێ ئەمە هەوارخان ئەوەی ژوەرەگریان یەکسەر جوابی هەوارخانەوەی کاکستان ڕەو فەڵێ قسەیەکی زۆر هەبوو لەسەرەوەی بکرێتە چەند ئەڵلقەیەک بۆ چوونی هەندێک لە هاوڕێیان وابوو دەکرا وابێت دوو لە دوای ئالوودە چیتر بەڕێوەیە ئەڵێن ئەم فیلمە ژیانی خۆتە تا چەند ئەوە ڕاستە ئەوەی ئەم دووسێ پرسیارە بەڵێ فەرموو ئەوەی هەوارخان وەڵی هەوارخان دوو دیمەنیتیا خۆم حەزم لێ نیە یعنی وەکو حەزی خۆم حەزم لێ نیە دیمەنێکیان ئەگەر بۆم بکرێتەوە ڕێ ئیدیتی بکەم یعنی ئیدیتی بکەمەوە ئەو دیمەنەی ئەخیر کە بەمۆ ئەچێتە دەرەوە دیالۆگی مناڵەکەیە ئەمە موزیکەکە بخەمە سەر ئەوە دوو دیمەنێکی تایە کە ئەچنە ماڵی نزارەوە ئەگەر بۆم بکرێ ئەوە دروستەکەمەوە بەنەوەی کەم ینی وەکو حەزی خۆم ئەو دوو وێنە حەزم لێ نیە و هەندێک خەلەلی تیا کە پێیان و تومەتەوە من ئێستا بەڕاستی
لایەنی قانونیشێ شارەزانین بەسەرمانە تێپەڕیوە ئەگەر بۆم بکرێتەوە ئەو لایەنە قانونیانە چاکەکەم بۆی ئەو نەخدانە ژنێتە سەرمان ئەوەی کاکستار بەڵێ فەرمو ئەوەی کاکستار ڕەوف ئەڵێ چی بخوا ببوورە بەڵێ کاکستار ئەڵێ بکرێ بە چەند ئەڵقەیەک ئەڵێ دەنگۆیەکی وا هەبووە بەڵێ ئەوە هەبوو بەڵێ ئەوە زۆر زۆران پێوتم کە بیکەم بە دراما یعنی بیکەم بە درامایەکی تەلەڤیزیۆنی چونکە بەڕاستی پێش ئەوە ئەمە سوپاسی چەند کەسێ بکەم کە لە هیچ شوێنێکە باسم نەکردن یەکەم کەسیان کە پاڵپشتێکی زۆر زۆر باش بوو دکتۆر دڵشاد مستەفا بوو کە یەکەم جار خوێنیەوە پاراگرافێکی لەسەر نووسی بووم لە فەیسبووکە یعنی ئەو پێشنیازی ئەوەی بۆ کردم کە بیکەم بە دراما و تیمۆزۆی چیرۆکی زۆر تایە سکرێپتەکەی زۆر بەدڵ بوو و تەشجیعی کردم بەڵام هەرچەندمە کرد هەنگاوی یەکەم بۆ من دراما تۆزە قورس بوو چونکە تا ئێستا فیلمی درێژم نەکردو ئەمە یەکەم تەجربەی فیلمی درێژم بوو من قورستر بوو دراماکە بە کردم بە فیلم بەشی دووەمی ئەڵێ ژیانی خۆیەتی لەوەچێک دوو سینی تیاابێ بەڵێ نزیکە لە خۆمەوە یعنی نزیکە لە خۆمەوە نزیکە لە برادری خۆمەوە وەکو ئەوەی کە ئیشی ترم بەدەستەوە بێ بەڵێ لە نووسینی ئیشێکی ترام بەڵام ئەمان باوەڕەکەم لە ئالوودە قورستر بێ لێرەوە بە دوو ئەسیستانتەکەمە بم بە ژیرە و بە نازیلە لۆکەیشنی زیاترە خۆتانی وە حازرکەن ئیشێکی ترە باوەڕەکەم لە ئالوودە قورستر بێ لە ئالوودە ئەگەر جوانتر نەبێ باوەڕ ناکەم تاوی ینی بەنووسین بەڵێ دەستان خۆش بێ من هەنێ لە دیمەنەکان ئەمەیە باسی ئەوە بکەم وەکو خۆشت باست کرد لە دادگایە لێپرسینەوە لە دادگایە کاک سیروان فترەی بە عەرەبی با بڵێن لە لای خۆمان ئەڵێن تەحقیق دوایی محکەمە بەڵێ تۆ لە ئیشەکەیە تەحقیق چوو بۆ ناو محکەمە ناو حکم بەڵێ ئەو شتانی کە لە تەحقیقا ئەکرێت فترەی تەحقیقی جیاوازە نابێت لە ئەو شتانە عینەن شت دووبارە بکرێتەوە تەحقیق ناکرێتەوە دوای حکم ئەوەی کە کاک سەرکەوت ئەزانی چۆنە لە فیلمە ناتوانانی بچیتە ئەوەنە دیتێڵەوە ینی بچیتە تەفاسیلەوە ئەمیان تاوکە اینجا بچیتە ئەوێ ئێمە اختصارمان کردبوو هەمووی لەویە نەمان کردبوو بە قانونی ینی بە قەراری حاکمەکە بەسەریەوە قەراری حاکمەکە چییە لەوێت تۆمەتباری ناکە بڵێ تۆ دزی و کردو تۆ ئەو کردو تۆ ئەو کردو هێنامانە کردومانە بە قسەی دوو مەحامیەکە مەحامی مریم بۆ ئەوی جای کاتەوە هەموو تۆمەتەکان باسەکە لەوێ تێگەی ئەم محکەمەیەکە ئەکرێت بەس بۆ ئەگینا بۆ مەسایلی تۆمەت نیان بردۆتە ئەو محکەمەیەوە ناشکرێت لە فیلمە تۆ 4-5 محکەمە بەسەرێکەوە بکەی بۆ ئەوی بینەر تێ بگەینی ئەمەیان جیا بکەیتەوە ئەمەیان جیا بکەیتەوە ئەمەیان جیا بکەیتەوە ئەمە کورتکراوەی هەموو محکەمەکانە تۆ لێرە هەدەفەکە و چییە مەسەڵەن ئەتەوێت ژنەکەی لێ جاکەیتەوە ئەو کەسێک کە لێی جیاکاتەوە مەحامیە مەحامی دیفاع دایما تۆمەتی زۆرە بەخشێ یعنی هەرچی تۆمەتەکانە پێڵێ ئێمە ئەلێ اختصارمان کردووە باوەڕەکەم لە خەلەلمان بەسەرا تێپەڕی بە و حەقی خۆشانە لایەنی قانونی لە ئێمە باشتر و لە ئێمە زیرەکتر و وریاترن وەکو بە هەوارخانی شنود ئەگەر بکرێت بۆم ئەو لایەنە چاکەکەمەوە لە یعنی ئەگەر بەدەست من بێ ئەو لایەنە چاکەکەمەوە بەڵێ ئاخر ئەزانی چۆنە کاک سیروانجان ئەو هەنێ جێکێک کە کێشەی بۆتان کێشەی لەو ئیشە دروست کردووە بۆ نمونە بڵاوکردنەوەی وێنەکان گیراوە لە زیندانە وێنەکە بڵاو بووەوە ئێمە ئەو کەسەی کە تەحقیقەکات مفەوەزی تەحقیق یەکسەر ئەزانێ ئەمریکا نەچینە ئەو سپۆیلانە سێریکە لە یەک ڕۆژدا هەموو شتەکان ڕوئەیە بەڵێ
یعنی لە یەک ڕۆژە وێنەکە بڵاوە بێتەوە لە یەک ڕۆژە دزەکە ئەکرێت لە یەک ڕۆژە حادیسەکە ئەکات ئەم مەحامی دیفاعە هەمووی ئێنە بەسەر ئەمە ئەجدا خۆی هەرسێکی لە یەک ڕۆژا کراوە بەڵێ مەبەستەکەم هێشتا نمایشی ماوە خەڵکی تر مەسەن ئەوروپا ماوە بیبینە ئەمریکا ماوە بیبینم مەسەن لە بێرمنگام عەرزبان هەیە ئەم فترە نامە بچینە ئەو دیتەیڵە تەفاسی لە وردانە بۆی خەڵک کە خۆی بینی ئەو کاتە قەراری لەسەر بە ئەگینا من ئەتوانم ئێستا شەرحی هەمووی یعنی باسی هەمووی بکەم بە وردەکاری بەڵام ئەو کاتە چێتە بابی سپۆیلەوە یعنی ئیتر خەڵک پێویستی بۆ نامێنێ هەمووی لە دەمی من و تۆ گوێی لێ بێ و پێویست ناکات بچە سەیریکە نا من نەگەروایە من زۆر ناسوێنەوە تەفاسیلانەوە مادام ئەچینە سەر بابەتێکی کە بابەتەکان حەزەکەم وا بێت بۆی خەڵک زیاتر بیبینن بەس من ناڵێمەوە سەرنجانەی لای خۆم هەبوو تەنانەت لەو زابوتەی کە هەست دەکاتەمە یەکێکیان خەریکی ئەوەیە ئەو زابوتە ئەو ئەفسەرە ئەبێ هەستیار بێت ئەو زوو هەست بەوە بکات کە ئەمە شتێک هەیە ناجۆرە نادروستە بە تایبەت ئەوان چونکەوان لەو جیانە زۆر هەستیارن بۆ نمونە لە دیمەنەکانی تریشەوە نەکانی کە نووسیمە ناوێرم بیخێنمەوە لەبەرەو مەسەلانە بەڵام حاڵەتێکی کە من بەگشتی بەمۆ نەبینی دیفاع لە خۆی کا بەمۆ کەسێکی ڕۆشنبیرە و ئەکتەرە هوشیارە هیچ بەرگریەکی لە خۆی نەبوو ئەمە وەکو سیناریۆ وەکو بنیاتی کارکتەر پێویستی بەوەیە بەرگری لە خۆی بکات ئەمانەمان نەبینی ئەگەر بیر بخەمەوە بینیتە بەڵام دیفاعەکە لە خۆی ینی چۆن دیفاع ناکات لە خۆی لە ڕووبوونەوەکە لەگەڵ مریەمە هەر وەکو بناڵە پاڕێتەوە چۆن دیفاع لە خۆی ناکات بەڵام لۆ دەکە ئەمەنە زۆرە لەسەری ئەمەنە شتەکان زۆرە لەسەری نازانێت فریای کامیان کە و ئەم کەسە هونەرمەندە هەموو هەدەفی ئەم ئیشە هەموو هەدەفی فیلمی ئالوودە تۆ چۆن بتوانی کەسێکی هونەرمەندی ڕۆشنبیری فەنان بە شەخسیەتەکەی بکەی بۆ پیاوکوژێک لە وڵاتێکە چی وای لێەکە چەند دافع وای لێکات من ئەزانی چۆنە من ئیشەکەم بەگشتی لا جوانە بەگشتی لا جوانە ئێمە دانیشین لێرە مانگانە ڕێکخراوێکمانەیە مانگانە سەیری فیلمێکەکەین ئەو فیلمانی کە کێشەی هەبووە لە بازاڕە داهاتی خۆی پێیان نەکردووە زەرەری کردووە ئەچین شیکاری بۆەکەین ئەم ئیشەی بەڕێستانیچێکە لەو ئیشە جوانانە کە جێی خۆی کردوێتەوە بەڵام ئیتر ئەلبەتە هەنێ حاڵەت هەیە هەنێ شت هەیە ناڕێکە لاوازە ئەوە هەر ئەبێت یعنیەوە لە هەموو ئیشەکە بێ سەرکەوتنێکی باشی لە خۆی گرتووە من ئەوم پێ جوانە بۆن و من ئێستا مەسەلەن من هەر ئەم دیمەنی کە ئێستا لەسەر شاشەکەی ئەدامناوە کارکتەری بەمۆ لەوێ سەیری و دەوروبەرەیە کات کە چۆن پشتیان تێ کردووە تۆ سێر کە لایەکی ڕووناکیە لایەکی تاریکیە و ئەو ڕووناکیی لەسەر ئەو با بڵێن هینی دارە دانراوە لە بەردەمیە و لەگەڵینەکەی دیارە یعنیەوە لە ناو قەفەسە و ئەو کەسەی کە لە پێشێوەیەتی هاوڕێ ئازیزەکەیەتی کە دژە کارکتەرە دژە بەتەڵەکەیە با بڵێن کەوتۆتەوەی ئەویش لە دڵە ڕاوچەیە دەموچاوی ئەو نەوەکو شتێک بوو وترێت بەسەر ئەما بشتێتەوە وایە ئەوەی بەردەمی قەفەسەکە ئەوە مەحامەکەیەتی بەڵام ئەوە مەحامەکەیەتی بەڵام نزار لە ناو خەڵکەکە دانیشتووە و ڕێئەکشنی ئەویش هەیە یعنی ببینی لە هیچ من خۆم لای خۆم نووسیمە بەڵام ئەمەم کە هەڵبژارد پێم وا بوو ئەو بۆیان ئەوە محامی بەمۆیە بەڵێ من با بچمە لای پرسیاری برادران برادێکمانەیە برادێکی ئازیزمان
یەک دەقەیەک کاک بەڵێ کاک خۆشناو محەممەد ئەڵێ لە ناو پێکهاتەی درامایی فیلمەکەدا دەرهێنەر هەوڵەدات کاریگەری ناکۆچی نێوان دایک و باوک لەسەر مناڵ پێشان بدات بەداخەوە فیلمەکەی نەیتوانیوە ئەو تابلۆ تاریکە پشتی بینەر بدات پێشانی بینەر بدات ببوورە هەر وەک چۆن نەیتوانیوە چارەسەری بۆ دابنێت ئەمە لە کاتێکدا بوونی ناکۆچی نێوان ژن و مێردێک دەتوانێت دەیان دایالۆژی کاریگەر لە خۆ بگرێت وەک ئەوەی زۆرێک لە تاچی کورد بە منداڵی ئەزمموی کردووە ژیان لە ناو کەشی ماڵێکی پڕ دەنگ دەتوانیت دەیان ئایدیای بەرجەستەکرا و بکاتە بەشێک لەو ڕووداوە درامیانە دەرهێنەری فیلم نەیتوانیوە ئەو ڕووداوە وەک پێ و نازانم متر لەوێ تەواوی نەکردووە بەڵێ خێزانەکە بکەین بەڵێ چۆن ئوستاز ڕێزم بۆ برادەرەیە بۆ کاک خۆشناو محەممەد لە چەند شوێنەکاتیەتی کە چەند تەسیری هەیە بەسەر مناڵەکەەوە چەند تەسیری هەیە بەسەر ژیانی عیلەکەەوە چەند تەسیری هەیە بەسەر هەمویان و یعنی ئەگەر دیقەت بی لە تەنانەت کە لای باوکێ گەڕێتەوە ئەخیر دیالۆگی فیلمەکە لای مناڵەکە تاوە یعنی تۆ هەموو قوربەسەرێکە بۆ مناڵەکە بەجێشتووە یعنی چۆن تەسیراتی مەشاکلی ئەم ژن و مێردە چۆن بەسەر مناڵەکەەوە دیارنێت تۆ یعنی ئەخیری فیلمەکە و بە دیالۆگی مناڵەکە تاوا بێ هەموو تەسیراتەکە بەسەر مناڵەکەەوە دیارە تەنانەت لە ژیانی ڕۆژانە کە لە مەکتەبێتە دەرەوە تەنانەت کە لە ماڵەوەی تەنانەت کە لەگەڵ نان ئەخوا تەنانەت کە ئەیبەن بۆ مەکتەب گەڕێتەوە بۆ مەکتەب کە باوکی بینێ ئەمانەی هەمووی تایە بەڵام تۆ ناکرێ ڕاستە تەسیراتی بێ تەسیراتی جانبی تریشێ بەسەر برادەرەوە بەسەر ئەملاولاوە بەسەر ڕەفیقەکانیەوە ناکرێت تۆ فیلمەکە هەموو تەرکیزەکە لەسەر مناڵەکە بێت تۆ ئەکرێت لە چەند پۆینتێکە پیشانی بیکە تەسیراتی هەیە بەسەر مناڵەکە لەم بۆ چوونەیە من لەگەڵ بەڕێزدانە هاوڕێم لەگەڵ کا خۆشناوە هاوڕانیم چونکە فیلمەکە لە فیلمە تۆ کاتێک کە باس لە چەمچێکەکەیت هێڵە سەرەکیەکە ئەبێ ئاگاد لێ ئەمە کێشەیەکە مناڵەکە کێشەی بینی دایک و باوک بۆ سەرگەردانی مناڵەکە ئەمە کێشەیەکە ناکرێت تۆ زۆر لەسەری بڕۆی بەڵام ئەتوانی پێگەیەک بۆ دروستکردنی پێکاتەی فیلمەکە ئەوە بەسە محەممەد بینی بێتی نازانم بە دقیقی پێڵم لە چەند شوێناتیایەتی مەسەڵەن لە سجنەکەتیایەتی کاچێ بەلای لە دیالۆگی ئەخیراتیایەتی لەوەتیایەتی کێتە دەرەو لە مەکتەب کەس نێبی باتەوە بە ماڵەوە یعنی تۆ ناکرێ هەموو تەرکیزەکە بخەیتە سەرەوە مناڵە 12 جانبی تایە مەسەڵەن 12 کارکتەری تایە ئێبێ فیلمەکە دابەشکەی بەسەر ئەوانی تریشە فیلمەکە لەسەر مناڵەکە ئەگەر لەسەر مناڵەکە بێ کارەساتێکی بۆ خوڵقێنی بۆ مناڵە هەر سەری لێ دەرنەکات بەڵام تۆ بە چەند فیلمێکی تر لێرە لەسەر ئەم دیمەنەیان ئەم دیمەنەی کە خێزانێتی و لەو کاتە پێشکەشکارە و هەواڵەکە خوێنێتەوە هەواڵەکە تەواو ناکات ئەمە شتێکمان پێڵێ ئەم خانمە هێشتا بەمۆی خۆشەوێ زۆری خۆشەوێ دوای خۆی نازانێ ڕووداوەکە چی بۆ پێی ناخۆشە هێشتا ئەوەی تایە بەڵام لە هەمان کاتشە کاتێک کە بەرەو ڕوویە بێتەوە تووڕا بێت ئەگەر دیقەتە دابێ ئەزانی بۆ تووڕا بێت بەڵێ نانە من مەبەست ئەم دیمەنەی کە لەسەرێتی ئیستەبەنمونە ئەمە خۆی لە شوێنی حەدەسەکەیە بۆ پامێنەکە باسی خۆیەکە بڵێ چۆن ناشڵەژێ ئەڵێ کەسەکە نار بووە باسی دوای ئەمەکە کە ئەمە ڕوا دوای ئەم چی ئەبێت شەڕەکە و لێدانەکە و باسی ئەوەی بۆی ئەم ئاگای لەوە نەبووە بەڵێ طبعاً غەریبە بەلایە ئەو بۆنەوەشتە ئەوڵە کەسەکە بری نارە
پرۆدیسەرەکە پێڵە بزانە هونەرمەندەکە چی لێ بەسەر هاتووە ئەم مێردەتی خۆشەیە چۆن خۆشی نایە خۆ نەگەیشت بەو دەقەی کە بڵێ تر من بە حیاتی تۆم نایە بە حیاتی بەڵا هەر خۆش و عاشقی یەکن ئەمتوانە عاشقی یەکن ئەمە لە سەردەمی تەلەبایەتیەوە یەکتریان خۆشەیە بەڵێ هەنگاوێکی کە هەیە دوای ئەوە دێنەوە لای یەکتری بەڵێ دێنەوە لای یەکتری بەڵام ئەوەیان هێڵمەوە بۆ دوای ئەوە من خاڵێکی کە هەبوو بەلامەوە نزار دێت لای ئەم خانمە سەرگوزشتەی خۆشەویستی خۆی پێش باسەکات لە دیمەنیەکە دوای ئەوەی کە بۆ یەکە بن لە ژووری نووسەکەیان بەڵێ لێرەیە من ئەو دیمەنە ئەو سەرگوزشتە باسکردنە من بە زیادم مەزانی بۆ چونکە ئەو کەسانی کە ئەم بەزماکەن نایەڵێ کەس بزانێت یاریەکان خۆیەکان نایەڵێ کەس بزانێت و ئەگەر ئەم کارکتەرە وەکو ئەم خۆشەویستەی بەمۆ بیزانایە ئەبواە لەوێ بتەقێتەوە پەشیمان بێتەوە بیوتایەتەوە هەموو ئیشەکان لە ئاستۆی تۆیە چونکە ئەو حاڵەتەم پێ جوان نەبوو من پێم زیاد بوو ئیتر نازانم خۆت بۆ چۆنە لەسەرەوە یا کاک نامێ باسی ئەوکەم کاک لە دیمەنە ناتوان باسی کەمەوە نە لایەبین من نامێ زەختە لێ بکەم کاک سیروانجان چاوەکەمی نازانم شتەکانی تریش تۆزە چۆن نەڵێ ئێستا لێرە مقەیەت بووم بەڵام من ڕەخنەکان لابم ئەوەی کاک خۆشناویش خۆمەی خوێنمەوە کاتێک کە تۆ قساکەی بۆی بزانم چیە گەر ڕەخنە بێت لەبەر بۆی لە ڕوتی فیلمەکە نەدەین من ئەم دیمەنەشم پێ جوان بوو بەڵام زۆرتر حاڵەتە گرژیەکەی هینم نەبینی تا بگاتە ئەوەی کە بتەقێتەوە تووشی بەمۆم نەبینی کارکتەری بەمۆ ئەبواە زیاتر پێشان بدرێت تا بگاتە ئەو تەقینەوە ئەو شەڕە بکات من ئەمەیان ئاوا ئابینم ئیتر نازانم خۆت بۆ چوونت چۆنە لەسەری وەڵی کۆمنت نییە بۆ من لێرە دەستخۆشی لەم دیمەنە زۆر جوانەکەم زۆرم پێ جوانە ڕووناکی دابەش کراوە و بە مۆکە ئەڕوات بەرەو تاریکی ئەڕوا لە تاریکیەوە دەرچۆ بەڕەو تاریکی ئەڕوا یەک تۆسقالێک ڕووناکی هەیە لەو بینەیە من ئەمە دەستخۆشی لە ڕووناکی لە کامیرە لە سینەماتۆگرافی هەموو ستافەکە هەمووتانەکەم من ئەمە هەرچەنێ خەڵک گەلێ جار لەوەی بڵێ هیچ دیار نییە لێرە نەخێر دیارە ئەمە شتمان پێڵێت من ئەمەم پێ جوانە با بزانم بچمە سەر ئێرە من دەستخۆشی لە ئەو کەساکەم کە مکیاجی کردووە من چونکە خۆم ئیشی مکیاج ئیشمە نەکردووە ئەو کوڕە ئەوە لۆتۆ بوو بۆ من دەرچوو بەڕاستی بەڵێ خانمێک قەرار بوو ئیشی مەیکەپمان بۆ بکە بڵێن بۆ دووبانی قەرارە بچینە سەر سێت و تەسویرکەین خانمەکە پەشیمان بۆ یعنی عەقدی لەگەڵا کرابوو سێمان پێشەوە هەموو شتێ تێستمان کرد بوو وتی نایکەم کاکە بۆ نەیکرد عەلاکولی کەسمان دەست نەکەوت یعنی مەیکەپ ئارتیستێکی وامان دەست نەکەوت کەسێکیان هێنا لە هەولێرە ناوی کاکە حەمەیە لێرە چاوی ماجەکەم حەمە میرە تێستی کە هێنایان بەڕواڵەت بینی هات چۆڵی بێ ئەمە لە بیستار دەبیتەوە لە ئیشەکە وتمەتوانە بیکا ئیشەکە وتیان تێستێکەکەی وتم برینێکمەوێ بە چەند ئەیکی وتی 2 سەعات وتمان باشە بیکە کردی وتمان ئەی لەسەر فێت بە چەندێکی وتی بە 2 دقە سەیر بوو بەلامەوە چۆن لێرا بە 2 سەعاتێکی چۆن لەسەر فێت بە 2 دقایکی دووتی 2 سەعاتەکەم بۆ ملاحەزاتی ئێوە ئەوێ چۆن ئەتانێت چی لێ بکەم چی لێ نەکەم چی بەڵام لەسەر سێت کە لێرە ملاحەزەکەم وەرگرت لەسەر سێت بە 2 دقایکەم بزەبت کردی تاکە شت کە تاخیری نەکردین لەسەر سێت مەیکەپ ئارتیست بوو
کاکە حەمەد و خانمی لەگەڵا بوو ڕۆشناخان و نورخان بەڕاستی سوپاسیانەکەم بەڕاستی سەرساویان کردم بەڕاستی دەستیان خۆشێ زۆر جوان ئیشیان لە مەیکەپا کرد یعنی موبالغەیان تیان نەکرد مەیکەپێکی تەبیعی نۆرماڵ جوان حیاتی ئەوە نەبوو کە مەسەلەن پێوەی دیارە بڵێ ئەوە مەیکەپە ینی کە بەریەکەوتی وازە زای ڕاستیە. بەڵێ من وەکوتم دەستخۆشی لە یەکەمەوە ئەو کاکە ڕۆژەیەکێکە لە ئەکتەرە هەرە باشەکان. بەڵێ من کاک خۆشناو شتی بۆ چوونی خۆی زۆر نووسیوە. کاک خۆشناوجان وا بزانم ئەگەر ئێستا بۆ چوونەکانی تۆ بخەمە ڕوو کاک سیروان بیخوێنێتەوە و باسی بکاو یەکە بە یەکە زۆری پێچێ بەڵام بۆ هەربیکەی بە نووسینێک خۆکۆڕمەموو جارێک نووسینەکان خۆتینەکەیت و لە فلیم سازاندا بگیرێ و بە هەمومان بیخوێنەوە باشترە وەکەوەی کە ئێستا بۆ چوونەکانی زۆرە ناتوانم خۆشحاڵم ئەگەر بیکەی بە نووسینێک باشتر ئێستا گەرەمووی بخوێنمەوە کا خۆشناو ئەگەر داوای لێبوردنەکەم ئەگەر ڕوخسەتم بیت پێم باشە بیکەی بە نووسینێک باشترە. من دەستخۆشی لە هەردوو لاتانەکەم بەڵام پێم وایە بە نووسین بێ باشترە. با بڵێن لیناخان ئەڵێت ئەڵێ هیوادارم فیلمی داهاتوو تراژیدی نەبێ چونکە خەڵک پێویستی بە دڵخۆشیە ئێمە لەسەر دانی مەبەستیەوەیە تووشی ئەو هەموو خەمۆکی شتە بووینە بۆ هیوایی کە ئەویان خەمۆکی نەبێ وەکو ئەمیان. وڵی لیلاخان لە بەشا دووسێ شوێنی تیا بوو ینی بە شێوەی تیا بوو کە دڵخۆشی پێ بکەنی بەڵامی تر خۆ لە مجتەمەعێک هاژین تا خەبەرێکی خۆشەویستی دەیت دڵە پڕەکات ئیتر وایە بەڕاستی من بە کۆمیدیان نایێرم. بەڵێ با ئەم نووسینەی کاک پەیوەندش بخێنەوە کاک پەیوەندش خۆی خاوەنی فلیم سازانە ئەویش بەردەوام هاوکارمانە ئەڵێ ڕێزم بۆ خۆت و بۆ میوانەکەت کاک سەرکەوتی ئازیز پرسیارێکی گەوهەری لێرەدا دێتە پێشەوە دەبێت ئەو کاتە کەی بێت فیلمی کوردی بگاتە ئاستی بلاکباستەر و بینەری کوردی تێپەڕێنێت هەر کات دەرهێنەرێکی کورد توانی فیلمێکی وەها بەرهەم بێنێت ئەو کات دەتوانین بڵێن کورد خاوەن سینەما و فیلمی بە پێزە نەک کاڵ و کرچ. ئەلبەتە ئازیزان من ئەمەیە ڕوونکردنەوەیەک لەسەر بلاکباستەر دابنێم بەریتانیەکەی بە بلۆک باستەرە خوێنێتەوە ئەمە دوکانێک بوو لە کاتی VHS یا پێشتریش بە مێژووی ئەم دوکانەیە فیلمەکان دوای پێشاندانی لە هۆڵی سینەماکان لە ئەو دوکانانە پێشانە درانیان بەکرێ وەرەی گیران کاسێتەکان بەکرێ وەرەی گیران دوایی بوو بە DVD ئێستا بلاکباستەر لە ئەمریکایە نەماوە بەڵام ئەمیش ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە پەیداکردنی داهاتی فیلمەکان جاران ئێستا بلاکباستەر چۆتە سەر وێبسایتەکان و بۆ بە سۆشیال میدیا و ئیتر لەوێ زیاتر جێبۆتەوە ئەوانی تر زیاتر جیان گرتوتەوە. ئەلبەتە بەو هیواین کاک پەیوەندجان فیلمی کوردی بگاتە و ئاستە و ئیتر نەجاتی بێت لەوەی کە کەسانێک بێن تەلەڤزۆنەکان یا حزبەکان بێن یارمەتی بدەن بیدەن نەیدەن چونکە بارگرانیە بۆ سەر تەلەڤزۆن و حزبەکانیش ئەمان خۆیان بەرهەم بێنن ئەمە بۆ چوونی من لەوەیە. کاک خۆشناو ئەڵێ پێشتر بەڵێن ئەڵێ پێشتر دام ناوە لە فلیم سازان کاک سیروان بیخوێنێتەوە بە دڵنیایی سوودیە بێت ڕەخنەکانی من ئەکادمی و پشت بەستووە بە ئەزمون و پێوەرە جیهانیەکان بژیت کاک سیروان. ئەلبەستە من زۆر سپاس دەکەم سپاسێکم منیش زۆر سپاس دەکەم کە خۆشناوگیان چونکە لێرە نەمەتوانی شتەکان زۆر بوون هەمووی بخوێنمەوە و ئێستا سەعات و چارەیەکە لەوەی هەمووتان کاتتان نەبێ و من خۆم کاتم زۆر تەنگە من ئەمڕۆ دوا ڕۆژمە لەم خانووەمە لە سبەیەوە ئیتر
لەم ماڵە دەرەچم بەرەو گەشتێکە ڕۆم دوای گەشتەکە بەرەو کوردستان بەڕێەکەوم اینجا ئێستا خۆم لە تەنگە گژەیەکەم ئەبێ شت بە پێچمەوە ئیتر من داوای لێبوردنەکەم لە هەر هەمووتان ئەم دوو یەکشەمەیی بێتەوە 2 هەفتە وانە ناتوانم پێشکەشکەم چونکە یەکێکیان لە سەفەرم و یەکێکیان کە ئەگەڕێمەوە تا هەفتەیەک وا بزانم بەس خەوم ڕێک ناکەوێت ئیتر بۆیە لێبوردنتان لێکەم تا دو ئەکەوێت دووانەمان بەگشتی من دەستخۆشی لە هەر هەموو لایەکەکەم بەڵام بابێمە سەر وێنەکان لێرە لەم وێنەیە لەم گرتەیە ئەم خۆشەویستیە گەورەی باوکە بینم بۆ مناڵەکەی کە یاریەکەی بۆ ئەکاتەوە یاری قازەکە وە لە هەمان کاتشە ڕووناکی ڕۆڵێکی بەرچاوی هەیە هەمچی وەکو سێبەر یاریەکەم و هەمیش وەکو کارەکتەرەکە لە نێوان ڕەش و سپیە لە نێوان تەم و مژایە کاک سیروان خۆت لێرە ڕاد لەسەر ئەمەیان چییە؟ وەڵای ئەوەی هەرە دیمەنە جوانەکان ڕاستەکەەوە بیرۆکەی خەیبەر بوو یعنی ئەم دیمەنە ئەم لۆکیشنە یعنی من نووسینەکەم هەبوو بە سکرپتەکە هەبوو کە ئاوایە حاڵەتەکە وایە لە تجناوە ئەکاوە بەڵام دیزاینی لایت و سێبەرۆوانە بەڕاستی ئیشی خەیبەر بوو دەستیان خۆش بێ کارێکی جوانیان کردو من پێم جوان بوو بۆیە ئەوە لێرە شەردام نابوو ئەم بزەیەی هەمان شت لێرەش بەگشتی کە من باسی ڕووناکیم کرد و باسی سینەماتۆگرافیم کرد کە دوو لایەنە دەروونەکەی زۆر پێشانداوە ئەم مناڵە لێرە خۆشحاڵە بەڵام دایکی تووڕەیە لە پشتەوە بەڵام بەڕووناکی و فیگەرەکە لە ئەم دیمەنەیە پێمانەڵێت ئەم مناڵە بەرەو چارەنووسێکی نادیارە ڕوات بە هەمان شێوە لە گشتی فیلمەکەیە بە هەموو کار بەسەر هەموویان دیارە بە تایبەت ئەم مناڵە لێرە ئیتر نازانم خۆشت ئەگەر بۆ چوونێکی کەتێگە برادەران بۆ چوونێکی کانەیە سەرچوونی من ئەوە بەراعەتی ئەو مناڵە لەویایە یعنی نازانێت چییە مەسەلەکە نازانێت بۆچی چووە نازانێت چییە کالێت تەنانەت باوکی پێڵە هاتوون بۆ لای ڕەفیقەکانم تووشی ئەو شتە نەبووە ئەو مناڵە ینی هەر نازانێت شوێنە کوێیە بەڵام وەکو پێم وتی دیسان دایکی دارکە یعنی تووڕەیەەکە لە دایکیایە و بەراعەتەکە لە ڕووناکیەکە لە مناڵەکە نازانێ مەسەلە چیە بەڵام دایکی زانێ مەسەلە چی دایکی زانێ بۆچی هاتووە یعنی مناڵەکەی وەکو وەسیلەیەک هێناوە بۆ ئەوەی خۆی قسە لەگەڵ بەڵۆ بکار لە نزیکەوە بیبینێ بەڵێ هەر کاک خۆشناوەڵێ ڕەخنا ئەتوانێت باگراوند و توانای دەرهێنەر بەرەو پێشترە بات ستایش گرنگە بەڵام زیاتری کارەساتە سوپاس بۆ کاک سەرکەوت و مامۆستا سیروان زۆر سپاس یەکەم خۆشناو هەڵبەتە خوێنمەوە و ئیسفادە لە نووسینەکانی وەلەگرم بەڵێ کا خۆشناو یەکێکە لەو کەسانی کە من بۆ خۆم سوودمەندم لە هەموو نووسینەکانی کا خۆشناوە کاک پەیوەندە و برادرانی تریش لینا خان پرسیاری وابزانم هەیە لێرەوە لەمەیانە چەند پرسیارێکە ئەگەر لای خۆت بینوسی بۆی هەردووچیان ئەو چەند پرسیاری بێکەوە دابنین ئەڵێ کاک سۆران چۆن پیچینت بۆ فیلمەکەت کرد بۆ کۆمپانیای گلۆ پرۆدەکشن چۆن پیچینگ یعنی با بڵێن چۆن من ئێستا بۆ وشەی پیچینگ داندانم داناوە یعنی با بڵێن دانەودا و با بڵێن چۆن بابەتەکەت خوێندەوە کە بتوانیت ئەو کەمپەنیە یەکسەر سەرنجیان ڕابکێشیت و پشتیوانت بکەن گڵۆب کۆمپانی خۆی چۆڵی لەگەڵ کورساتە تقریبان بە هاوبەشی کردیان خۆی پرۆژەکەی کورساتە کورساتەوەی بە شخصی هینی کاکدێرین و یعنی ئەوان دەعمی سەرەکییان کرد بە بێ ئەوەی ڕەتیکەنەوە چکە
پێشتر ئیشم لەگەڵاکردون و حتما سیقەیەکیان بە من هەبوو سوپاس بەخوا و سیقەم نەدۆڕان و بە تەکلیفی ئەوانیش هاتنە پێشەوە هەڵبەتە گلۆب کۆمپانی ئیشیکەی لەگەڵ کورساتا کردبوو دراوای بارانی پێشتر لەگەڵ کردبوون ئیشی تری لەگەڵ کردبوون کوردستان نایتی ستار بیرم چۆن ناوی بەرنامەیە بە عالەمی بوو ئەوەی لەگەڵا کردوون ینی ئیشەکانیان هاوبەش بوو بۆیە ئەمانیش کە کورساتی موافقەتیان لەسەر ئیشەکە یەکسەر ئەوان ژاتە پێشەوە بێ دووتری بەڵێ هەر لینا خانەڵێ کاک سیروان ئەگەر وەکو بینەرێک سەری فیلمی ئالوودە بکەیت نمرەی چەند لە 10 پێ ئەدەیت؟ 7 من لەگەڵ ئەو نمرە شتانە نیم قەت حەزم پێ نییە خاطری لیناخان هەیە بۆ چوونی جیاواز خۆم یەکێکم لەوانەی کە وەکو بینەر 4 جار چوومەتەوە بۆی یعنی وەکو بینەر وەکوۆنا کە لە ئیدیتا دانیشتوم بە دیارە وەکوۆنا لە کەلەرا وەکوۆنا لە ساوندا وەکوۆنا وەکو بینەر خۆم 4 جار چوون سێرم کردەوە یعنی دیمەنەکە مەجموعەت جارێ دووسێ کەسێکامە زۆر سوپاسیاکەم بەڕاستی کاک پێشڕۆ حسێن کاک کاردۆ عەزیز کاک هەردی سەلامی کاک زمناکوات یعنی ئەمانە بەیان خان یعنی بە نەوع ئەکتینیانە کرد بە نەوعی عاشقی ئیشەکە بوون لەوە ناچوو ئیشی من بێنووسی بێت هەموویان دیالۆگ بە دیالۆگیان لەبەر بوو یعنی ئەوە نەبوو وەکو بەعزە ئیشی تر هەیە لەگەڵ ڕێزما کارکتەرەکە دیالۆگەکان خۆی ئێنە و ئەڵێن ئەوە بەشەکەی توێ ئەچێوەکو گوڵ لەبەرێکە و یەتە بەر کامێرەکە ئەمان نە لە ئەی توزێتیان لەبەر بوو لە ئەی توزێتی بایۆگرافی یەکتریانە زانی مەسەلەن کاک هەردی سەلامیەکێ و لە هەرە ئەکتەرە باشەکان کە بە یەک ملاحەزەشتی وەرەگەدەیش کە بەر بەمۆ ئەکەوت ئەیزانی چوایە یعنی ئەوە نەبوو هەڕەمەکی تەمسیلکە ئەوە نەبوو مەسەلەن پێشڕۆ حسێن کاملەن خۆی بۆ حازر کرده بوو ئەی پێشڕۆ حسێن لە ماوەی وەبزانم ئەو سێمانی پرۆڤایەت 10 کیلۆی داگرت کاردۆ عەزیز لەو کارکتەرەی خۆی نهاتۆ دەرەوە تا فترەیەکی دوای ئەوە ژەمبینی هەروەکو ئەوە بوو یعنی وا چووە ناوی زمناکۆ ئەو کارکتەرە بوو کە نەمان بوو لە ئالوودەیە پیا بوو کارکتەرێکی دائما لە ئینگلیزە لە فیلمە ئەوروپیەکانیان ئەمریکەکانە حەزمان لێ لە بابەتی هاری پۆتەر وانە عینەک لە چایەکە زیرەکە فیزیاییە نەمان بوولەوە لە ئالوودەیە دروست بوو زمناکۆ ڕۆحی کرد بەبەرە بەڕاستی معجبی ئەو کارکتەرانە بوو من ڕووناخان یعنی ئەکتینێکی زۆر سەیری کرد بەڕاستی ئەم مناڵە ئەلین یعنی قودرەتێکی ئیلاهی تیا بە هاوکاری دایک و باوکی باوەڕ ناکەم سێ تێکمان هەوو بێ بە ئەو مناڵە یعنی بەڕاستی سوپاسی ئەکتەرەکانەکەم یەک بەیەکیان کرۆکە هەمووی بەعام بەڵێ من نەر پێشتر وتم دەستخۆشیم لە هەر هەمویان کرد لە ڕووی نواندنەوە چونکە ناتوانم لەسەر یەک بێمە سەری لینا خانەڵێ بۆ دروستکردنی ئەم فیلمە سەیری چی فیلمێکت کرد تا سوودی لێ ببینیت بۆ بەهێزکردنی فیلمەکەت؟ وەڵای ئەگەر ڕاستی بڵێم بۆ دروستکردنی ئەم فیلمە وازام ساڵە سێری فیلم نەکرد ساڵێکی سێری فیلمم نەکرد سێری هیچ فیلمێکم نەکرد یعنی زاکیرەی خۆم بوو زیاتر چیرۆکی خەڵک بوو مەسەلەن ئیعجابم بە ئەکتینی مەسەلەن مێل گیبسن بوو مەسەلەن زۆربەی ڕفرێنسەکان بە کاک شوان مۆد لەویە زیاتر ئەمانە بوو بەڕاستی خۆم نەنابەوە بۆ فیلمێک شتێکی لێ دەرکەم بۆ ئەمە لیناخان زیاتر لە ساڵە سێری فیلمم نەکرد هیچ فیلمێک بەڵێ خۆی مەسلەی سەیری فیلم کردن و کتێب خوێندنەوە و گەڕان ئەوە گەڕانە بە دوای سەرچاوەیە لێرە لە هەموو هەیە بەس من ئەو دیاردەیە کاک سیروانجام
لە کوردستان من بە دیاردەیەکی خراپیە بینم گەلێ جار خەڵکی ئێماڵێکی ئەڵێ ئامە لەم لەختەیە سوودی لەوە بینەوەیان ئەم دیمەنەی لەو فیلمەیەنەوە ئێک باشە ئەو فیلمانە کراونە و کتێبانە کراونە گە سەر چاوە نەبنێسێ من و تۆ ناتوانێت قسە بکەین ئوستاز خۆ هەروەکو مۆسیقا وایە مۆسیقاش حەوت نۆتەوە بزانم هەرچی ئەمە ئاوازانەیە لێ دروستەکرێت خۆ فیلمی ژەرەوەی تۆ سەرچاوەیە دەبینی سوودی لێوەرەگری ئیشێکتری لە دروستەکەی لەگەڵ من بۆ فیلمی قەرەز لەنەوە توێ کردومە سەیری فیلمی قەرەجەکەی ئالەن دیلۆنم کردووە سەیری کەرەڤانی ئەنتۆنی کوینم کردووە فیلمێکی قەرەجی ڕووسی هەبوو سەیرم کردووە سەیری عومەر موختارم کردووە باوەڕەتە بێم فیلمانە دائنیشتم بە دیاریەوە 15 ئەوسا ڤیدیۆ VHS ڤیدیۆیەکم لای کاک جەزا و کاک گۆران هەردووچان کاک جەزا هەر لە دراماکان ئێستاش ئیشەکات لای کاک جەزایە ناوەن دوکانێکی ڤیدیۆیان نەبوو ڤیدیۆکەمەیە ناو کاسێتەکانەوەیان پیانەوە کاک سەرکەوتۆ کاسێتایە نزیکە لە ئیشەکەی تۆوە نزیکە لە پرۆژەکەی تۆوە ئەهاتم دانیشتم سێریکەم بۆی خەیاڵم لەو کاتەیە من هەمووی بە دەوری قەرەجا بسوڕێتەوە بتوانم یەک هێنم بیر چوو بەربۆینی لیناخان فەرموو ئەو مناڵە فیلمێک هەیە نازانم ناوی چییە فیلمەکە بەڵام بە عەرەبیەکەی موعجیزە لە ژووری ژمارە 7 بە کۆری هەیە و بە تورکیش هەیە ئەو مناڵە زۆر یعنی ئەعجابم بۆ ئەو مناڵە ئەم مناڵە بوو یعنی هەبوو چۆنڵی ڕفرەنسی من بۆ ئەم مناڵە ئەو مناڵی ئەو فیلمە بوو هیوادارم بینیبێتە یان بیبینی بینەری بی ئەگەر ویستی شناوەکەی ئاسانە لە ئیناتیاتی لە هەموو نێتفلێکس تایەتی لە هەموو هینەکانە تایەتی بەڵێ با بێنە سەر ئەم هینەمان ئەم دیمەنە ئەم دیمەنە شوشتنەوەی یا پاکردنەوەی شوشتنەوەی ڕۆحی کارەکتەری بەمۆیە چۆن ئەمەتان لا دروست بوو مە خۆتداننا چۆن هات چونکە لای من جوانە دیمەنەکەم کارەکتەرە تۆ بێتە ناو ئەو حەمامە گشتی سج زیندانەوە و لەگەڵ ڕووداوەکە و لەگەڵ ژیانی ئەو بۆ گۆڕینی من وایە بینم گۆڕینی ژیانی بەمۆیە لای خۆتان چۆنە لای من ئەوەیە قسێکی بۆ دروستەکەن بە حساب ئەمە تۆی تر ژیانێکی خۆش و دروستەکەین لە هەموو پشتین بەڵام لەو دیوی ئەو تەقسەوە پلانێکە کە چۆن ئەم کارەکتەرە هەڵگەڕنەوە پلانێکە کە چۆن ڕق ئەستوریکەن پلانێکە کە چۆن وای لێ بکەن کەسێکی درڕندە و تۆڵەسێنی لێ دەرچێتەوە یعنی ئەمە من لای خۆم ئاوایە ینی وای لێ ئەەکەن بە زۆر وای لێ ئەەکەن ئەم کەسایەتە شخصیەتی هەڵەگێڕنەوە یعنی ئەمە خوێندنەوەی منە بۆ ئەم دیمەنە ینی خۆشمان لەسەر بەڵێ هەر ئەوەیە کە قڵبکردنەوەی کارکتەرەکەی تا ئێستا چۆن ناتۆ چون ما بڵێن بەختی تا ئەوێ بەختی وە بۆ ئێستا بەختیە گۆڕێت منی مەبەستمەوە نیە کە ئیمانم بە بەختە بێت بەڵامەوە نیە لای خۆمانەڵێن باسی بەختەکەن باسی گۆڕینی ژیانەکەن لێرە وەرچەرخانێک لە ژیانی ئەم کارکتەریا دروستە بێت بابێمە لای خوێندنەوەیەکی بۆچوونەکەی کاک پەیوەند دەڵێ بلاکباستەر بە زوبانە مۆدێرنەکەی مەبەستمە کاک سەرکەوت کە بەمانەی ڕووداوە زەبالاحەکە دێت بە واتایەکی دیکە خودی دەرهێنەر و ئەکتەر و کامێرامان هتت هەموو پێکەوە دەستگایەکی سربەخۆن و خۆیان دوورن لە چاودێری حکومی و حەزبی وەک دامەزراوەیەک و وەهان پارە خەرجەکەن لە دروستکردنی فیلمێکی سینەمایی وەکەوەی لە هاڵیوود و بۆلیوود و هاڵبۆکی واتە سینەمای کۆریای باشوور دەگوزارێت بڵێ کاک پەیوەندجام ئەلبەتە من بۆیە ڕوونکردنەوەم لەسەر پەیدابوونی بلاکباستەردا جارێکیان برادێک نووسینێکی وەرگێڕابوو بۆی ناردم لە فیلمسازان دایگرین وەختێکە جۆم کاتێکە خوێنمەوە ئەم ناوەم بینی ناوەم بەلاوە وەرگێڕانەکە سەقەت بوو
وەکو جنێوێکە کەوتەوە دوایی تر برادەرەکەم ئاگادار کردەوەتم ئاگاد لێبێ بلۆک نییە ئەو بلۆکەی کە ئێمە ئەڵێن ئەو بلۆکە نییە کە بینای پێ دروستەکەی وە باستەرش ئەو جنێوە نییە بۆیە حەزم کرد ساخ کرێتەوە من هاوڕام لەگەڵ مەبەستی بەڕێستان کاک پەیوەندجان ئەلبەتە ئەگەر ملاحەزە لەسەر قسەکانی کاک پەیوەند بم فەرموو کاک پەیوەند زۆر ڕێزم بۆ قسەکانە هەیە ئەوە خەوی هەموو یەکێ لە ئێمە کە بتوانی شوێنێکە هەبێت سربەخۆ ئیش بکەی فیلم بکەی دراما بکەی نازام چی بکەی بتوانی ئینتاجی خۆتە هەبێت بەڵام کاک پەیوەند تۆ ئەزانی لێرە ئەکتەرێک ئەگەر بێ بەشداری لە فیلمێکا بکە ئەبێت دەواستەی بۆ بکەی ئیجازەی بۆ بکەی لە دایرەکەی لەبەرەوەی بە ئەکتەری ناژی تۆ ئەزانی ئەگەر کەسێ بێنی ئیشی لایت بۆ بکە ئەبێ لە دەستگاکەی خۆی ئیجازەی بۆ بکەی بە بێمەعاشی یعنی سەرچاوەیەک نییە لێرە بڵێ من بەم هونەرە ئەژیم هەمووی یانی تۆ بەنمونە ئێڵە کاکە شوان عەتوف بەو ئەکتەرەیە خۆی بۆ عیملاقی خۆی لە دایرەی سینەما قەتارات بە ئیجازەی بە هینیان بۆ کرد بە مەعاشیان بۆ کرد بۆ ئالوودە یعنی هونەر نەبوو بە سەرچاوەی ژیان لێرە ئێکە ئەوەش نەبوو تۆ ئەو ناتوانانی ئەو دەستگای جەناب ئەیڵەی ڕۆبعێکیشی لێرە دامەزرێت هەر مستەحیلە شتی وان نابێت تۆ کە حکوومەت دەعمن نەکا تۆ کە دەوڵەمەند دەعمن نەکا تۆ کە خۆ حاڵی ئەو مادی ئەوە نەبێ بتوانی فیلمێ بکەیت تۆ کە خۆ نەتوانی بە باشی بژیت بە فەنەکەەوە چۆن ئەو دەستگای دروستەکەی من کاک سیروانجان بەردەوام لە هەموو بابەتەکانمان کە من دووسێوانم وتۆ باسم لە کێشەی بازاڕی سینەما کردووە کورد تا فیلمی نەچێتە دەرەوە زۆن با بڵێن ئەو مەودایە نەبڕێت بگاتە دنیا ناتوانێت نە ئەکتەرمان نە سینەماتۆگرافەرمان نە دەرهێنەرمان نە سیناریستمان ناتوانێت خۆی بۆ تەرخانکە لەسەری بژێت نییە ئەمە بەسیتە پێم فیلمەکە بەرهەم یەک نمونەی بچووکە پێ چاومان لە دەستی حزب و تەلەڤزۆنی حزبەکان بێت ئاوایە یعنی وای یەک نمونەی بچووکە پێ بڵێم ئێستا بەنمونە فیلمی فرنۆ فیلمی ئالوودە فیلمی پەیکەری دڵ فیلمی خۆشەویستی لە سەردەمی کۆرۆنا بەم هەموو فیلمە بە 4 فیلم لە ماوەی 3 ساڵە باشە هەموو کوردستانەکەی تۆ 4 ملیۆن کەسە 4 ملیۆن کەسەکە 100,000 کەسی ئەیبینێت باشە لە ئێرانە یەک فیلمەکەی 82 ملیۆن کەسن 1 ملیۆنی بیبینە بەسێتی بۆ داهاتی فیلمەکەی ئەم بەراوردانە قورسە تۆ بەراوردی ئێرە ناکرێت لەگەڵ دراوسێکەتا لەگەڵ ئێرانە ناتوانین بیکەی جا چۆن لەگەڵ فەرەنسایەکی چۆن لەگەڵ ئەمریکایەکی چۆن لەگەڵ تورکیایەکی یعنی قورسە تۆ خەڵک جارێک لێرە بەنەوع بە سیاسەتەوە مەشغوڵە فیلمی چی شتی چی باسی چی بۆکە ئەستەم فیلمێکی بۆکەی لە خێری خۆیە چه سێریەکات جا لەو ڕام کاک پەیوەندی شەر هاوڕای ئێمە لەم مەسەلەیە بابێمە لای لیناخان لیناخان ئەڵێ لە جیهاندا باوە سوود وەرگرتن لە فیلمەکانی ڕابردوو بە نمونە سەدام فیلم سوودیان لە گادفازەر و بینیوە ئاساییە و یاساییە بەس کۆپی نەبێت زۆر جار نووسەرەکانە نووسن سوودمان لەم فیلمە وەرگرت بەڵێ ئەو نزیکە لە مناڵەکەی فیلمی معجیزە لە زیندانی ژمارە 7 بەڵێ ئەنجا من بابێمە سەر باسی چەمچێک حەزەکەم کاک سیروان گەلێ جار خەڵکی لای ئێمە ئەو چەمکەی کە ئێستا بەڕێستان تۆزێ پێش ێسا باسە کرد خەڵکی لای ئێمە وا ئەزانێ ئەگەر بچێتە دەرەوە بۆ وڵاتانەی دەرەوە بڕات فەرشی سووری بۆ ڕاخن و پشتی پێئەبەستن و سوود لە بەهرەکەیە بینن ئەمە گەورەترین کێشەی هەر هەمومانە ئەوانەی کە دەرەوە بەڕێەکەون من خۆم لێرە لەم شارەمە
ئەتوانم بڵم بەشداریم لە 60 فیلما کردووە، ڕۆڵم بینی لە 60 فیلمە. بەڵام ئەمە چۆن بووە؟ فیلم بووە 10 ڕۆژ 12 ڕۆژ من لە بەیانیەوە تا ئێوارە لەوێ بوومە. چۆن توانیومە ئەمە بکەم؟ کاک سیروانجان، من ئیشەکەم لێرە لە پاڵ ئەوەی کە خوێندنم تەواو کردووە لە کوردستان، هونەرە جوانەکانم تەواو کردووە، من وەستای کاشی ئیشم کردووە، بەوە خوێندنم تەواو کردووە، خێزانیشم پێگەیانەوە کە هاتمە ئەم وڵاتەش دەسمدایە ئەوەی خانوومە کڕی چاکمە کردەوە ئەم فرۆشت، یعنی ئیشی ئازادی خۆم بوو. کاتێک کە فیلم پیانەوتم بۆی ڕۆڵێ ببینم، ئەچوم ڕۆڵمە بینی ئەو فیلمەی کاڵم 12 ڕۆژ لەوێ بوومە، یەک فلسم لەو فیلمە وەرنەگرتووە، بەخۆش کردومە و ئیشەکەی خۆم ئیشی بینا بۆ ڕام گرتووە. بەڵام برادەری تر تا چەند ئەتوانن ئەمە بکەن؟ ئەوە زۆر قورسە، ناکرێت، لەم وڵاتەشان ناکرێت ئیلا ئەو کەسانە ئەتوانن کە خۆیان تەرخان کردو بۆ فیلمسازی و لە ڕێی فیلمەوە پارە وەرەگرن. و زۆرمان هاتوونەتە دەرەوە، گۆرانی بێژ بوونە، شێوەکار بوونە، ئەکتەر بوونە، فیلمساز بوونە لە وڵاتانە کە تیاچوون، ئەوە بووە نەیتوانیوە بەبێ ڕاکە بە دوای بژێوی ژیانە. اینجا ئەمەی کوردستان هەر باشە ئەوە شەکرێت. من بۆیە بەردەوام دەستخۆشی لە هەر هەمووتانەکەم. من ئەمەوێ زوو بێمە سەر هەنێ و پرسیار ئەو بۆ چونوینانی برادران بامەی لیناخان بخوێنمەواڵێ کەمی ژمارەکان زۆر کێشەیەکی گەورە نییە، ئاساییە، ئەتوانین سونەرەکان ببڕین وەک فیلمە نوێیەکەی هەڵکەوت مستەفا. ئەوەیان نازانم کاک سیروانیتر بەڕێستان ئەگەر وەڵامێکت بۆەوە هەیە. وەڵای هیچ وەڵامێکم بۆ ئەوە نییە ئوستازیان. کات پەیوەند با بزانم ئەڵێ چی تەواوە کاک سیروان، قسەکەت و سەرنجەکەت هەر لەبەرەوە پێویستمان بە شۆڕشێکی هونەریە. بۆ نمونە خودی کۆریای باشوور لە ئێمە باشتر نەبوو، گەر کرا ئاوڕێک لە مێژویان بدەوە، دەرهێنەر و ئەکتەر هەموو پێکەوە کارێکی وەهایان کرد، حکوومەت و حیزبە دەسەڵاتدارەکانی وڵاتیان ناچار کرد چاودێری لەسەریان لابن. یەکەم جار بە فیلمی شێری ساڵی 1999 و دواتر فیلمەکانی سێلمەندی و ئۆڵبۆی تا دوایی گەروا نەکەین لێرە چاوەڕێ مەکە فیلمی کوردی بە پێز بەرهەم بێت، سنووری ناوخۆی خۆمان تێپەڕێنێت ڕێز و خۆشەویستی، کەواتە هەمومان هەر هەڵڕاین لەسەر هەمان بۆ چوون. بەڵێ کاک سیروانجان، من لای خۆم هیچم نەما، کۆمەڵێ هەبوو سەرنجم هەبوو ڕام گرت لەبەر بازاڕی فیلمەکەتان، و من ئەو چەمکەم زۆر لا پیرۆزە، نامەوێت بە هیچ شێوێک لەو چەمکە بم، و ئەوەی کا خۆشناویش کە نەم خوێندەوە کا خۆشناو داوای لێبوردنت لێ یەکەم، من خۆم ڕێم بە خۆم نەدا، بۆیە ڕێم بە تۆش نەدا کە هەردووکتان هەر برای هاوڕێ ئازیزی منن، برای ئازیزی منن، ئەبێ ئاگامان لەوە بێت فیلمەکانمان زەرەری بەر نەکەوێت لە پڕبینەربوونی. اینجا بۆیە ئەوەی بەڕێستانم ڕاگرت کا خۆشناو، ئەوەی خۆشم ڕاگرت. کاک سیروانجان هیچم نەما، فەرموو ئەگەر شتێک تێوە لە خزمەتتان. من زۆر سوپاسیەوە کەم داوای لێبوردنەکەم لە کاتم گرتن. سوپاس بۆ کاک پەیوەند، بۆ کاک خۆشناو، بۆ لیناخان، بۆ جەنابە، بۆ ئەوانەی سێریان کردوین، بۆ هەموو برادران. بە ئەم جارە ژەمە سوپاسی یەک بەیەکی پیرۆکە بکەمەوە لە ئەو کەسەی کە چاو قاوەی دروستە کرد، هەتا ئەخیر کەس پرۆدیوسەرەکە، ناوی لاوانم بیر چوو، لاوان کە مدیری ئینتاجی ئیشەکە بوو، زۆر هیلاک بوو، کاک ژیلوان، کاک ئەژدەر، بەڕاستی یعنی کاک ساسان، نامێ بیکەم بەینی، یعنی زۆر کاک ڕێبەر کە ئیشی کاستنی کرد، بەڕاستی هیلاک بوو. نزیکەی ئەمە 800 کەس کۆمبارسمان هەبوو لەم ئیشە، ینی یەک کەسی بەتاڵی تیان نەبوو. ئەو شوێنانەی تەنانەت پەڕینەوەی جادەکانی هەموو کۆمبارسی خۆمانەیە ناومانە، ئەوە نەبووە ینی بچین لە شوێنی عاما تەسویری کرد، هەموو احتیمادێکمان لەسەر خۆمان بووە. ئیشێکی قورس بوو. سوپاس بۆ هەر هەمویان، سوپاس بۆ کاک دێرین، سوپاس بۆ شانازخان، سوپاس بۆ
کاک شوان بۆ کاک خەیبەر بۆ برادەرەکانم بۆ ئەوانەی کە تەشجیعیان کردنەوە بیشە بکەم هیچ شتێکم نەما و سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ هەموو لایەک چاوەکەمی کاک بابانەڵێ هەموو ئەوانەی دژی فیلمەکەی کاک هەڵکەوتن حزب چاوی لەسەریانم کاک بابانجان ئێمە لە فیلم سازان هەر کەسێک کە بۆ چوونێکی شرۆڤەیەکە کا لەسەر هەر فیلمێک بە ئەرێنی و بە نەرێنی ئێمە هەوڵەدەین لای خۆمان دایگرین ئەو کەسانە نەبێ ئەو نووسینانە نەبێ کە دەستەواژەی زبر و ناشرین بەکاربێنن ئەوانە داناگرین اینجا پێنەگەیشتمە لایک بەبەستی لە فیلمەکەی کاک هەڵکەوتەوەی با بڵێن شاردنەوەی سەددام کاک بابان ببوورە من هەتا ئێستا فیلمەکەم نبینیە بۆ بەداوای لێبوردنەوە ئەڵم هیچ کۆمنتێکم نییە لەسەر ینی کە بزانم مەبەستی لەوەی بەڕێستان نەبوو مەبەستی لەوەی لیناخانە لیناخان شتێکی نووسی بۆڵێ کەمی ژمارە زۆر کێشەی گەورە نییە ئاساییە ئەتوانین سنوورەکان ببڕین وەک فیلمە نوێیەکەی هەڵکەوت مستەفا ئەجا من ناڵێم من لەسەرەوەی هەردوو لایەن ئەمەیان پەیوەست بە تۆ نییە کاک سیروانجام ئەمە پەیوەستە بە بابەتی لای من کە من زۆر سەرنجم لەسەر بازاڕە و وەرنووسینێکم لەسەر ئەوەی هەڵکەوت داگرت کە هەر لەسەر ناوەکەی سەددام و شاردنەوە هەردووکیان وەکو لۆگلاین کە چۆن بازاری دروست کردۆ چۆن سنووری پەڕانوە سنووری بەزانوە بەڵام من نەچوومە چونکە فیلمەکەم نەبین و نەچوومەتە ناو ناواخنی فیلمەکە و باسی ناو فیلمەکەم نەکردووە چەند بە زەرەری کورد گەڕاوەتەوە چەند بە زەرەری کورد نەگەڕاوەتەوە چەند لە قازانجی سەددامیەکانە چەند ئەوەنا من باسی ئەوم نەکردو ئەوە شتێکی کێ بەس باسم لە بازار کردووە اینجا بۆمەی کاک بابانیش ئێمە کێشەی گەورەمانەوەیە بەزاندنی سنوور بۆ ناو وڵاتەکانی تر فیلمەکانمان بچێ بیبینێ لە هۆڵەکان نیشان بدرێ زۆر 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 کارێکی پێویستە بۆی ناتوانین وەکو کاکسیروان وتی ناتوانین لەسەر ئەو 100,000 بۆستین لە 4 ملیۆنی کوردستان اینجاش لە ناو کوردستانی باشوور زۆنی زەرد زۆنی سەوز ئەمەش کێشەیەکیکەی گەورەمانە زمانەکەمان مشکیلەیە زاراوەی تایە بادینی لە سۆرانی تێناگا سۆرانی لە بادینی تێناگا کۆمەڵێمانەیە تۆ ڕۆژەڵات ئێران فیلممان داناگرێت لەوێ لێ بدرێت بەس فیلمی ئێرانی لە کوردستانی باشوورە لێدرێت فیلمی تورکیا نایڵێ فیلمێکی کوردی لێ بدرێت عێراق لە جنوب نازانمە یاڵێت یاننا سووریا نایڵێت ئەمانە هەمووی کێشەن کەواتە سنووردار کراوین تو هەر لە ناو ئەو 4 ملیۆنەیەیت ئەو 4 ملیۆنە 100,000 اینجا فیلمی کوردی ئەبێ بڕوا بەرە وڵاتە گەورەکانی جیهان وەکو لە ئەمریکایە لە هەفتەی یەکەما فیلمێ 2 ملیۆن داهاتیە بێت هەر پارەکەی خۆی دەرێنێتەوە فیلمی کوردی نەگەشتۆتە واستە اینجا ئەمە پرۆسەیەکی زۆر گەورەیە کاک بابانجان من دەستخۆشی لە هەر هەموو لایەکەکەم سوپاسی هەر هەمووتانەکەم بەشداری هەر هەمووتان خۆشحاڵم بەوەی کاکسیروان لێرە ئامادە بوو خۆشحاڵم بە بۆچوونەکانی هەر هەمووتان وەکو وتم جارێکی کە داوای لێبوردنتان لێکەم ئەم دوو یەکشەمەی بێتەوە من ناتوانم لایڤەکانمانەوەستێت چونکە لەسەر سەفەرم هەتا خۆم ئاماداکەم و بەڕێ ئەەکەوم ناتوانم ئێستا ئەمڕۆژ زۆر زەختم لە خۆم کردووە من داخیری قسەکانی تویا داوای لێبوردن لە یەک کەسەکەم کە بەڕاستی بیرم چوو ئەو کەلەرە جوانێکی بینین لە فیلمی ئالودیا کەسێک کردوەتی کە ناوی هەڵگورد محەممەد یەکێکە لە هەرەکە لە ڕێستاواشەکانی عێراق و کوردستان و وەکو بڵی ناوچەکە بەعام داوای لێبوردنی لەکەم بەڕاستی ئیشی کەلەری زۆر زۆر جوان کرد و زۆر زۆر عاقلانەیشی تیا کردو و داوای لێبوردن لەوانە شەکەم کە بیرم چۆن ناوەکانیان بڵەمەکو پێم وتی بە نزیکەی 1000 کەس ئیشی لەم فیلمە کردو دەستخۆشی لە هەر هەمویانەکەم سەرکەوتوو بن و یەکێک لەو خاڵانەی کە من نووسی بووم لای خۆم ئەوە بوو هەر هەموو ستافەکەتان کە کوردین کەواتە ئێمە ئەتوانین با بڵێن مێڵ گێبسن بێت لە کوردستان فیلمێ بکە و پشت بە کەسانی ئێمە ببەستێت ئەمە ضرورە من ئەمە ئەڵێم چونکە لە فیلمەکەیە بینیومە ئەم وتەیەم
بە متمانەوە پێتانەڵێم پیرۆزباییە لە هەر هەمووتان، دەستخۆشیە لە هەر هەمووتان، لە هەر هەموو ستافی ئیشەکەتان. دەستخۆش، شەوێکی شاد، ڕۆژێکی شاد بۆ هەموو ئەو کەسانەی کە مابوون. زۆر زۆر سوپاسی هەر هەموو لایەکتانەکەم ئازیزان. بۆ هەمووتان عەزەتان کێش